بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة. هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة. هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك. هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله عما يشركون. هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله عما يشركون. هو الله الخالق البارئ المصور. هو الله الخالق البارئ المصور. له الأسماء الحسنى.
يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. صدق الله العظيم. صدق الله العظيم. بارك الله. ما شاء الله الليبي بخير بإمام أستاذ سيد زلال. فسلامتك دنقت هر خوش وخوش تربية أخوة إن شاء الله. بم تن آيات قرآني بيروس يعني تواو خشوع وخضوع يعني كوتانيو استوديو كوا هم لبي دنجيشي تواو وقتون دري لإيماني شي جوان يعني برجستبو لنا والروح ودلمان دەستەکانت خۆش بێخوا بەرەکەت بخاتە تەمەن و کارەکان و دەنگیشت زیاتر خۆشتر بێت ئینشاءالله. بەخێر بێی مامۆستا سەید زەلال. سپاسی جەنابتان دەکەم. خوا موفقتان کار. سلامت بی. سلام. الله خدي اشترازي به. أجمعين. خدي خيرات بنويس. أجمعين إن شاء الله. ولو أم كاتينا دنواش شافوا هفدي دا ما هين درنك إينا بس بيتين ما ببورن. الحمد يا لله. بو يعني هين شلون ربنا بيت شافوا أوليد قال ماذا وأنا حتى دماغي براسي في دنيا طيبات يتقبت ما مستسيد جلال الجناني أصلا يعني سر أستا كردستان وعراق گشتیجی ئەو پێشبڕکێت هاتیینە ئەنجامدان ئیدی پلێن یەکێب دەست خستینە و ئەمژی فەخر و شانازیەتین میوانێت فەخر و شانازیێمە خودی شارازی بزيادة. ڕەمەزان چاوە دەرباز بێت الحمد لله خوي بزيادة. نعمەتا خودێ خير وبركة إن شاء الله. وی دەنگی تایبەت هین بەشدارن بوونە و هەلکەفت و ڕەمەزانە داڵ کیش مزگەفتێ بەڵێ مزگەوتم مێڵخۆم ئیمام پێش نوێژی دەکەم لە مزگەوتی هەموو شەو چ مزگەفتەکەم کە مەسان خەلکێکی زێدە مزگەوت ئیمام حەمزە گەڕەکی ڕۆشن بیری الله خدای خێرا بنویست ئیشڵا بدە دەرگەهێک زیاتر ئیدی خەڵک قەسکتە الله. مزگەفتی هەر چەند دەنگی ئیمامی خۆشتر لەگەڵ ئەو نوێژ پێ دەبێت چەند خۆش بێت وانە طبعا ئەوێژی بێژین ئەوێت گوهلێ بین کە ڕاستەخۆل کوردستان بشارێ پاشی بە هەفتێ وەختێ مرۆڤ نزیکتر مامۆستای بینە دەنگیوی هێشتا خۆشترە طبعا ئەوە گولێ بی یعنی چ زانم ئەوە گەشتیا پڕێکا تەلەڤزیۆنێ تو ڕەنگە گەلک شوێ کێمتر بێتەوە مەش vێرێ گوهلێ بی شکام ئەم ڕاستە خوێت چوینە ناف کەشە هەوایدا مەبەستەوەی سەما ئەو سپیکەرەکان توانای دەنجی ئەویان نییە نه سەد بە منت گوت دەنجی تۆم هەبە بخۆم دەمزانی چم دەکرد مەبەست بوو یعنی زۆر خۆشترە دەنگت بەجددی ئاخە دەنگکێ مەسەلەن خۆشە بەس نازانی بەکاری بینی بەکاری نان بەخۆی دەنگ فەنە دەی فەنەکەی بزانی مەسەلەن مەقامات لەحن فەن هەموو فەنەوە آخر شێوازەکان شێواز خوێندنەکەی بەڵێ ڕاستە مەسەلەن بە قەرار بە جوابی جواب ڕاستە قفلەکان نانی نەشاز نەبی وایە بەس لە مەقامات بوو زیاتر بەڵێ ئەم لە مەقامات ینی ئەو نیە دەنگم خۆش نییە گەرمێ بە مەقامات شتیوە بڵێن بەس بەڵێ الحەمدلله غەڵەتتان کرد دەبووە پێشتر ڕێکەوتتان کرد بە چەند ئاەتی قورئانی پیرۆز بخوێنید بە توش تەفسیرەکەت کرد ئەو کات بەڵێ هەردوو بەجوانی بە خۆشتر دەبووە هەریمە سڵاف نەکرد سڵامان نەکرد ماشاءالله ئەو زوو سڵاوان لەبیر دەکەین یا گەرمانی مەعەفو دەنجیان خۆشە لەگەڵەوان ڕۆ دەچین ئیدی سڵاوەکە لەبیر دەکەین بینەران بە گەورەی خۆیان دەمانبوورن تەماشای ئەمە دەکەن دەزان وەزعی ئێمە چۆن ئەوانش لێرەبان ئەوژی حساب بە کۆرس بڕۆین سڵاو بکەینیان الله ئەکبەر بە کۆرس بڕۆینەوە سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بینەرانی ئەزیزی کوردستان 24 و تایبەت بەرنامەی پاشیف خۆشحاڵین کە لە پاشیوی حەفدە لەگەڵ ئێوەی خۆشەویست دەبین دیسان بە بڕگە و بابەتە جیاوازەکان تەوەری سەرەکی ئەمڕۆمان کە مامۆستای ئاینی قسەی لەسەر دەکات چییە؟ حیلە و تەشقەلە نەت بازاڕکردن لە مامەڵەکردن و فێڵکردن لە تەرازوو لە ئەو شتانی کە هاوشێوەی تەرازوو کڕین و فرۆشتن و ئەو مامەڵە بە هەموو شێوەیەک کەنگی مەحەق هەیە ئەم ئازاد بین بازاڕیدا چت کڕینە چت فرۆشتنێدا کەنگی سنوورێکی بوومە دیارکریە تایبەتیژیت ئەو کاڵا کەلوپەلێت ئەم فرۆشین دەبێش حدێ خۆ ینی قوڕەکاری زێدەتر گەلە جۆراتی بەحەزکردن حتا بی سەردەمیدا تایبەتیژی وەختێ شەڕ چێت بن یانژێ نەخۆشی چێت بن گەلە جۆرە قوڕەکاری قەیرانی شتێک دروست دەبێت ینی بە هەمان شێوە ئەویش دەکەوێتە نێو قاڵبی مامەڵەکردنەوە بابەتێکی دوور و درێژە ینی پێم وایە هەر دەکەوێتە زمنی فقهی مەعاملاتەوە بێگومان مامۆستای ئاینی
مختص و پسپۆر تایبەت بەم پرسە میوان دەبێت و کۆمەڵێک پرسیاری لێ دەکەین گفتوگۆ لەبارەوە دەکەین هەروەها دکتۆر لەگەڵمان دەبێت بۆ قسەکردن لەسەر پرسی تایبەت بە پزیشکی ئەویش دکتۆر دەشید زەیی لەسەر خواردنەوەی گازیەکان و کاریگەریەکانی لەسەر بەسێ جەماعەت بێت حاضرن بخێراتن سەرسەریمە و سەر چاوێت مەجلیسیان خۆشەوە مەجلسەوە ناخۆشە تۆفکات خۆم بەس ئیشڵەوە غەیبەت تێدەن ئەگە لە جاراوەیەکی سەحبەتی تێکن ئیشڵە هۆسانە بێت وقتی تۆفک خواردن دەست پێت کرد غەیبەتی دەست پێ بەس شڵاین هەمی و ئەم هەمی و هەمی مسلمان دیری غەیبەتی بین بچینە ناو بابەتی خۆدا بابچین یا الله بە خێراتنی بەڕێز مامۆستا عەبدولکەریم حاجی یاسین هەمەوەندی دەکەین با بفەرموێت يا الله عليكم السلام ورحمة الله وبركاته بخير بمام يا أخوة بخير بمام يا الله قربان دەستان خۆش بێڕێ سەرکەوتم قوربان چۆن چاک رمضانشتان پیروز وەرە ئەم کەتینە ناو هەفتەدا بەس هەر پیرۆزبایی یا فەرزە تایبەتیشت بێ هەیوا پیرۆزدا خەبیل کردیش علی باش من خواتانی ڕازی بێشەڵە بەخێر بێ مامۆستا خواتانی ڕازی بێشەڵە لەگەڵ ڕەمەزانێت چۆنی شکر بۆ خوا زۆر باشین باشین زۆر ڕەمەزانێکی فێنک بوو جیاواز فێنکە جەوەکی ئیمانی خۆش لە ئارایە جەوەکی خۆشە فێنکە زەحمەتی تێدا نیە نعمەتە خودێ الحەمدولله گەل بازارکردنی توێ چاوی زۆر ئەگەر مەجبور نەبووم ناسمە بازار بۆ ئیتر باش نییە باش نینە ئەو کەفارەت ئەوەی کەفارەتە کە دەستە بازاریان دوعای چوونە بازار لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله تایبەتی الحمد هەیە بۆ کەفارەتی گونەهەکان و نەزەرەکان و ئەو بابەتانە بەڵام ئەگەر نەچی باشترە بۆ هەکە ئەم ببورە بەشێک لە نازام کەم زانای پێشەوا بوو دەچووە بازار بەس بۆی ئەم دوعاە بخوێنێ لە بەرەوەی پاداشتەکەی هزار چاکە بەڵێ گوناهت لێ ڕژ دەکاتەوە هزار چاکەش هزار پلەش ینی بەرز دەچین بۆ بازار بەڵام وەختێکی وا کە خەڵکی لێ نەبیتن کە خەڵک لە ئیسراحەت بیتن ئەو وەخت ئیزدیعامیش نییە و زیاتر دەتوانی بە ئیسراحەتی خۆشت بکڕی و بگەڕیتەوە دوانێ ئەو وەختەشمان هەبیت بابەت تێمەژی هەر سەر بازارکردن کردێتێ لەوە مامۆستا دەستپێکی پرسیار هەندێک شتێکی کاتت گەل بازارکردنیە چاوی جا بچین بەحسێ کڕین و فرودنێتکی زیاتر ئەوێت حیلە و خیانە و تەشقەلێتکن مە احتراماتی ڕێزەمە بۆ هەمی دکاندارە و ئەوێت نافسیکی کارکردن هەمی کارکەرە بەس یانی مەبەستەمە ئەوە ئەف پرسگرێکە بێتە چارەسەرکردن زیاتر تێبگەن ئەوە گونهەکە مازنە چوو وەختێکی بازرگان تاجر یه ئازادت بازرگانیکردنێدا مەسەلەن دینارێکت کرد بلا هزارە فروشت چوو وەختێکی ژی گونە و حرامە بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي يا ربي خدايا رمضان من اللي قبول كي يا ربي خدايا بما نقينا شوكاني ليلة القدر يا ربي خدايا باران من بو باريني يا ربي خدايا لقونا كان من خوش بي دستان خوش بي بو أم واندارية ودستان خوش بي بو أم تورا توريكي هنوكية دیارە بازار ئازادی شتێکی سنووردارە لە شەرعە ناکری ئەوها هەر ئازاد بێ و بەو شێوازە چ وەختێک دەبێ ئازاد بێ ئەگەر چاودێریەک و ڕقابەیەکی تەواوی لەسەردا بیتن تەمەشا بکە ئەمە پێغەمبەری خودا عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەرە خۆی ڕەب العالەمین وەحی بۆ دەنێری خۆشی چاودێری بازار دەکات شخصی خۆی دەچێتە بازار تەمەشای بازار دەکا گرانی چۆنە هەرزانی چۆنە فێل چۆن فێل دەکرێت و چۆن خەڵک کڕین و فرۆشتن دەکا بە شخصی خۆی پێغەمبەری خودا عەلەیهی سەڵات وەسەلام دەچێتە بازار و نمونەشمان ئەو فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە دەچێت دەبینی کابرایەک هەندێک گەنمی داناوە و تەمەشا دەکا سەرەکەی زۆر جوانە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەستی خۆی دەکاتە ناو گەنمەکەی و تەمەشا دەکا ژێرەکەی تەڕە کە دەستی خۆی دەردەینی پێی فەرمۆ بۆ وات کردیە فەرمۆ یا ڕەسوڵ الله بارانی لێداوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی فەرمۆ ئەوە نابی و غەڵەتە و هەڵەیە دەبوایە ئەوەی بارانی لێداوە زیاد بکردبایە لەگەڵ خاوێنەکە اینجا فەرمووی من غەشە فەلەیسە منا وفي رواية أخرى من غشنا فليس منا
ڕاوی فەرمودەکە ئاوایە ئەوەی بەو شێوازە فێڵ بکە لەسەر ڕێڕە و ڕێگەی ئێمە نییە لە کڕین و فرۆشتنە ئەو پێغەمبەری خوا لە ئێمە نییە هەر لە دین دەرچوون نانا لە دین دەرناچێت ناتانین بڵین لە دیر دەرناچێتن بەڵام لەسەر منهەج و پرۆگرامی پێغەمبەر نییە ئەوانەی کە فروفێڵ لە مامەڵە بازرگانیدا دەکەن بەتایبەت لە تەرازوی دی بە هەموو شێوەیەک دەگرێتەوە هەموو بڵێ بسم الله الرحمن الرحیم ويل للمطففين ويل قۆرتێکە و جەهەنەم و دۆزەخە زایکی تایبەتە لۆشێ لە ئەوانەی للمطففين مطففين ئەوەی پێوەردەکا میزانە کەیلە پیوانەیە ئەمانە هەمووی دەگرتەوە الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون کە بۆ خۆی دەپیویتن زۆر دەپیویتن بەڵام کە دەفرۆشتەوە بۆ کەسی بەرامبەر کەمی دەکاتن ئەمانە ئەگەر مسلمانش بن ئەم وەیلە شمولیان دەکات شمولی هەموو کەسێک دەکاتن مسلمان بە تایبەتی نابی فێڵ بکاتن لە کاتێکدا ئەمە حەق ناسیشە مافە حەقت من بۆ ماڵی تو بخۆم بۆ دەچیە بازار خوا بازاڕی داناوە بازار بۆ پێداویستی مرۆڤەکانە بۆ مرۆڤەکان پێداویستی ڕۆژانەی خۆیان تێدا ئەنجام بدەن وە کڕین و فرۆشتنی خۆیان تێدا بکڕن بەڵام کە کەسێک دێتن بە دڵێکی ساف و بە سینەیەکی ساف دێتە ئەو بازارە ئینجە میوە دەکڕێ ئینجە خواردن دەکڕێ هەر بابەتێک دەکڕێ کە دەیکڕێ بە سنگی و فرەوانێک دێتن دەیکڕیتن بەڵام کەسی بەرامبەر فێل لێ بکە ويل له ويل للمطففين ومن غش فليس منا بەس مۆ مستاوەل دە سپێکی مگوتی مەسەن ئەڤە هەمی درستە چ دەمەکیدا عقوبە یانژی گونە هەلسەر فروشیۆریە یعنی بازرگانی ئەو تشتێت مە پێتڤیر سەر هەی ناچێ بت بێنە گرانکردن یانژی زێدەی حەقیوی یانژی مەسەنە بوو نمونە ئەڤەیە نەف پێتڤیا ژیۆنەیە کابرای کڕی 5,000 دەفروشت 100,000 درستە یان ئەوژی نەدرستە خۆی خوا دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم أحل الله البيع خوا کڕین و فرۆشتنی حەڵال کردووە بەڵام کڕین و فرۆشتن وجدانی دەبیدە لەگەڵ بیت وجدانی لەگەڵ بیتن شتێک کە تو دەیکڕی قازانجی خۆی دەبی لێ بکەی قازانجی خۆی دەبی لێ بکەیت تەماتەیە خەیارە میوەیە شمەکە جل و بەرگە هەر بابەتە و کایەکی ژیانە بەڵام ئەتوو هەلستی زیاتر لە سعری خۆی 2 قات و 3 قات و 4 قات و بەلکو زیاتر ئەوە دەکات بێوجدانی بێوجدانی حرامە یان بێوجدانی تەسیر لە ئیمان دەکات تەسیر لە ئەخلاق دەکات تەسیر لە ناخی دڵ دەکات تأثير لە هەمووش دەکات تأثير حتا لە بەخێوکردنی منداڵەکان مامۆستا لێرە مەبەستم دەزانیت مەسەن کابرا تاجرە دەستە سین بۆ نمونە هەر وڵاتێک شت لەوێ دەکڕیت توزانم بە چەند سنتێک لێرە بە چەند دولارێک دەفرۆشری مەبەستم ئەوەیە بۆی بازرگانە نوشار بن ئایا ئەو شتەی ئەوان دەیکەن جگە لە بێوەژدانی گوناحیشیان لەسەرە یانیش لەناو مامەڵەکە گوناحی تێ دەکەوێت بەیعەوە حەڕەمە دوو بابەتە ئەگەر بێت و ئەو مسلمانە ئەو برادەرەمان ئەو کەسەمان هەڵدەستێ ئەو کڕین و فرۆشنە دەکات سەرەتا بیر لەوە بکاتەوە کەوا خزمەتێک بە خەڵکی خۆی دەگەینی خزمەتێک بە ئومەتی ئیسلامی دەگەینی خزمەتێک بە وڵاتەکە و نیشتیمانی خۆی دەگەینی ئەوە خێری گەلێک گەورەیە بەڵام ئەگەر بیەوێ بەس بۆ قازانج بیوە قازانجێکی بێوەژدان ئەتمم ئەوە گونەهبارە پێغەمبەری خوا چی فەرموو عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی البەیعانی بالخیار ما لەم یەفتەریقا کڕیار و فرۆشریار سەرپشکن کە لێک جیان نەبنەوە ئین سەدەقا وبەیەنە بوریکە فی بەیعیهما ئەگەر ڕازگۆ بوون لە کڕین و فرۆشنەکەیانە و کڕین و فرۆشنەکەیان دیاری کرد ئەوە بەرەکەت دەکەوتە ناو کڕین و فرۆشنەکەیان بەرەکەت دار دەبیتن بەڵام ئەگەر درۆیان کرد و کڕین لە کڕین و فرۆشنەکە فێلیان کردو و شتیان تێدا شاردەوە محیقەت یعنی بەرەکەتی نامێنێ بەرەکەتی نامێنێ سەرتا یەکەم شت ئەوەی کە دەکڕی و دەکڕی و دەفرۆشیتن دەبی نیەتی و نیەتێکی خاڵسی بۆ خوا هەبێ نیەتێکی تەواوی بۆ خوا هەبێ وەما ئومیڕوا ئیلا لیعبدوا الله یعنی دەبێ بەشێک وا هەز بکە کە بەشێک وا لە تاعەت و عیبادەتدایە ئەو تاعەت و عیبادەتەش کە لە دینە خاڵی دووەمیان قەیدی چی ئەگەر قازانجی لۆ خۆی تێدا هەبیتن هەردەبی قازانجی تێدا بکاتن قازانجەکەش بەرەکەت دارە بۆ خۆی
خۆی پێ بەخێو دەکا ماڵ و منداڵی خۆی پێ بەخێو دەکا زەکات پێدەدا سەدەقە پێ دەکا پێشکەوتنی وڵاتەکەشی پێدادا ئەمانە هەموو تێدایە زۆر باشە باسی ئەوت کرد کە ئەگەر بێت و هەردوو لا ینی بایع و مشتریەکە ینی ئیتیفاق بکەن لە بینەوە کڕن و فرۆشتنیان ئەوە مامەڵەیەشی تەواوە باسی ڕیبا بکەن کە ئەویش ینی بۆتە دەردێک ئەمڕۆ دەردێکی کوشندەیە لە زۆربەی ئاینەکانیش ینی ڕێپێدراونیە بەتایبەتی لە ئاینی ئیسلامدا ینی بە گوناهێکی گەورە هەژمار دەکرێت لە کاتێکدا لە کەسێکی ڕیبا خۆر یان ڕیبا وەرگەر ینی لی دەپرسی دەڵێت کاکە من ڕازیمە ینی ڕازیمە بۆشەوە ئەوی دیکەش کە دەیدات بە هەمان شێوە ئەویش دەڵێ کابرا کە لە من وەردەگری ڕازیە ڕێکەفتنە ڕێککەوتن لە بینی خۆیان لەو حاڵەتەدا چی ڕیبا ڕازیبوونی تێدا نییە ڕیبا حرامە و تەواو ئەحەڵ الله البەیع وحەڕەمە الڕیبا تەواو ڕیبا حەق و مافی خوایە حەق و مافی مرۆڤی تێدا نییە حەق و مافی بەندە و عەبدەی تێدا نییە چەند بەشە ڕیبا چەند بەش بەشی زۆرە هەرتوو لە هەموو کڕین و فرۆشتنەوە تێدا بگرێ هەتاوەکو هەموو شتێک کە ئەگەر بە پێی دیارترین بەشیان کامەیە دیارترین بەشیان ئەوەیە کە شتێک دەکڕی بە قەرز ئەی قەرضین جەڕەد منفیعەتون فەهوە الڕیبا چۆن ینی یعنی شتێکە تو قەرزی تێدا بیتن کە قەرزەکەش لۆت دەگەڕێتەوە بەڵام منفعەتی تێدا بیتن ئەوە ڕیبایە ئێستا ئەوە زۆر من دەچم مۆبایلێک لە شوێنێک دەکڕم بەڵێ باشە ئەو کابرایە مۆبایلەکە من بە قسط لێ دەکڕم ئەقسات زیادە دەخاتە سەری ئەم زیادە خستنە سەری دەکەوێتە قالبی ڕیباوە ئەمە چوار ڕەئی تێدایە چوار ڕەئی عولەمایان تێدایە شافعی تێدایە جمهوری تێدایە مالیکیەکانیش تێدایە نافیش قسەیان تێدا کردووە ئاگام لە هەمویان هەیە ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێتن ئەگەر بێت و ئەو بەیعەیە دیاری کرا لە دوو بەیعان نەبوو نەها ڕەسوڵ الله سەلەم عن بەیعەتەینی فی بەیع ئەوە دیارە حەدیسەکەش صحیح یعنی بەس بۆی ڕوونکردنەوە بێت بۆ ڕوونکردنەوەی جوان من ئەم سەعاتەم هەیە دەڵێم ئەگەر بە قسط دەتەوێت بۆ دەدەمێ ئەگەر بە نەقدی دەتەوێت ئەوە نابێت دەبێت یەک جار یەک معاملە بکە بڵێ بۆ نمونە ئەو موبایلە ئەوە بێت دەدەم بە قسط بە $500 مانگ و $100 دەدەیە دەبێت نووسراوێک لە بینیان هەبی عقدەکە لە بینیان بیتن ئەوە ئیمامی شافعی جایزی کرد و هەندێک لە عولەمایان جایزی ناکەن مامۆستا vەگەرنەوە بە یابەرین و کەک و یعنی حەلالە کابرا دێ بخۆڕێک کەون ئەس دێ پندێ فروشم بەس پات شەرعیدا سنوورێک هاتیە دانان بۆ قازانجی بۆ فایدەی مەسەلەن کابراەک مەسەلەن وەکی من گوتی 5,000 بکرات چەندش سادێ فایدەی بدۆنتە سەر یعنی هزرە هەندێژی بکرد ئەو خۆشی نەکەفتە بێزەمیریەدا چونکی مە بەرمی کە بەحسێ بێوجدانیە کرد چەندش سادەی درستە شەرعیدا نیسبەت نییە لە شەرع نیسبەت دانەندرا مەفتوحە بەلانێک نییە وجدانە ئەخلاقە ئیمانە حەقە مافە ئەو بابەتانەیە هەمووی بەڵانێکی نیە دو سێشت هەیە لە شەرع کەسی کە شارەزانیە و تێتە بازار ئەو کەسە دەبێ ئەو کە شتێکی پێدەفرۆشی دەبی سەرەتا پێی نەفرۆشی دەبی کەسێکی شارەزار لەگەر خۆی بینێتن ئێستا ئێمە ئەو مشکلەمان هەیە من خۆم لەو بابەتەی زۆر زەررمدانا و زۆر فێلیان لێ کردو باش ئەگەر هەو سابت ئەوێت فروش لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەوانەی دەشتەکین کە خواردن و خواردنەوە و کالوپەلی بازرگانی دەهێنن بۆ شار لێیان گەڕێن تا دێنە ناو بازار لە بازار تەمەشای بازار دەکەن اینجا لێیان بکڕن بەسەکە کۆبراک مەسەلەن فروشیار بڵێ بۆ نمونە نەڕاستیە بێژێت نەدراوێ بکرد ئەوێت تێت کرد بشتە برە ئەوە تشتێ منێ هەی هەڕە بە خوب بسیارکە سەرکەوت یۆنژی ئیلا بێت ڕاستیە بێژێت دەبی ئیلا بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی المسلم أخو المسلم مسلمان برای مسلمانە اینجا دوای چی فەرمووی ئەو کەسەی کە دێ شتێکی پێدەفرۆشیتن ئیلا دەبێ لە بەیعەکە دیاری بێ بۆ نمونە سیارەکە دەبی بڵێ ئەوەندە سوبغە ئەوەندە بۆ یاغی هەیە مەکینەکەی وایە دەبی ئیلا بەینەکە دیاری بکە هەکە نەگوت مەسەلەن گوتی هەرە بە خوب بسیارکە ئەیکی بینە بڵەو فەحسا ئەوە نابیت شەرع ڕێی پێ نەداوە گونە هەیە دەبی ئیلا عیبەکە بگوترێت زۆر کەسێ دەڵێ کاکە من مستەلاحێکە لە ناو خۆمان بەکار دەڵێت تۆ زووبا دەفرۆشم تۆ زووبا یان لە گۆترا یان لەو شێوەیە ئەو سیارە دەفرۆشم ئەوە دروستە
تۆزبا ناتانی زوبان نەک لە بەرەوەی بابلین ڕقەمەکەی و چۆن دەڵێن بێدا دزیاری نییە بەڵام بەڵێ هەیە نییە ئەوە فەرمو بڕۆ دەبی عیبەکانی بڵێتن دەبی بڵێ عیبەکانی هەم بڵێتن دەبی هەدی ئەو کەسەکە زۆر کەسێم بخۆم لە بەرچاوی خۆم بینی دەڵێ کاکەم نەو سیارێن بۆ دە سعرێ دەوێ خۆڵ و زبل لە شەرع خۆڵ و زبر نییە نییە تەمەشا بکە شەرتی خۆی هەیە شتێک بایع دیارە مشتری دیارە ثەمەن دیارە ئەو شتەی کەلوپەلیشە دیارە دەبی هەمووی دیار بیتن و هەموو شەرت و شوروتی خۆی هەیە نابیتن بڵێ شت ئەوانێ بە خۆڕایی چۆن دەبیتن ئەوە لە شەرع جینە حرامە باش نییە نابی بکرێتن نابی بکرێت باژنیەکەی دەکەوتە بابی جەهالە غوبن گوناحبار نابێ گوناحبار دەبیتن گوناحبار دەبیتن کەسێک مەسەڵەن گەنجێکە تێ ئەو سیارە دەکڕی لە بازار هەڵدەخەڵەتێتن یەکەم ئیغڕای تێدایە دووەم نادیاری تێدایە سێم زەرەری تێدایە ئەوە نابیت والله ئەعلەم مامۆستا هەندێک شتێ هەیت سیکێدا بۆ نمونە یاش هەمیە گەرمتر دوی سەردەمیدا بەری فترێکێژی پێژی پشتی شەڕی رووسیا ئوکرانیا خودی شڵا ئاگرێت یعنی ئاوەکە هەمی ئاگرادا کرد زەیت گرانبی کابرایەک دوکاندارە بەخۆی زەیتی هەیە بۆ نمونە بە 5,000 دەفرۆشت زانی کە زەیت گران بوو هی خۆشی گران کرد ئەوە بووی هەیە مەسەلەن لەسەر سعری بازاری کە ئێستا بەچەند دەکڕی هی خۆشی بەو سعرە بفرۆشی یان کە هی خۆی تەواو بووی نوێی کڕی بە سعرە گرانەکەی بفرۆشی ئەوە مادام ئی خۆی هەبوو نابیت گران بکاتن مادام ئی خۆی هەبوو هەتای خۆی خلاص دەبیتن ئەوجا ئەو وەختەی کە هینای بە سعری تاجر دەیداتی ئەو کە گرانی کرد ئەوش دەکەوێتە بابەتی حرامەیان هەر گوناحبارە دەکەوتە بابی بێوجدانی و بێزەمیری باش ئەم بێوجدانی و بێزەمیریە ڕاستە بەڵێ ئەم بێوجدانی و بێزەمیرە لە کاتێکدا معاملەکە حرام ناکات بەڵام گوناحبار دەبێت ئەمە بەرەکەتی معاملەکە بەرەکەتی نامێنێت بەرەکەت بە زۆری و کەمی نییەوە بەرەکەت بە زۆر و کەمی نییە بە کەمیەکەیە چەندێتەکەیە بە چەندیەکێتەکە لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە هانمان دەدا چ دەفەرمێ التاجر الصدوق الأمين بازرگانێکی ڕازگۆ و دەست ئەمین و دەست پاک لەگەر شێ لە ڕۆژ دوایی لە ڕۆژی قیامەتە لەگەر ئەو کەسانەیە لەگەر پێغەمبەرانە لەگەر شەهیدانە لەگەر ڕازگۆیانە بە مەرجێک کە شت بەڕاستی دەینی بە وجدانە لەگەر کۆمەلگاکەی خۆی لەگە وڵاتەکەی خۆی لەگەر نیشتیمانەکەی خۆی لەگەر فەقیر و هەژاران بە تایبەتی لەو ڕەمەزانە و مانگی ڕەمەزان مەوسمی خێراتە مەوسمی عەسەناتە مەوسمی چاکەیە مەوسمی پێشکەوتن خوازی ناخەکان و وجدانەکانە ئەو وەختە ئەمە دەبی بڵین ئەو وڵاتەمان وڵاتێکی دیندارە و مسلمانە کە خەڵکەکە هەمووی یەکسان بێ لە خواردن لە خواردنەوە لە دینداری لە مسلمانەتی ئێستا هەموو ڕووی لە تەراویعە کە هاتەوە ماڵێر بە هەمان شێوە دوعا و یەکتری بکەین و بەیانیش لە بازاڕە یەکتریمان خۆش بێ و وجدانمان بەرامبەر یەکتری هەبێت ئەمە بەحسی فروشیارە گەلە زیێدە کرد کڕیا ڕۆژی هەمان شێوە گونەه و حەلال و حەرام کەفتە سەر بۆ نمونە گرانی کەتە بازاری خەڵک ترسا شینا پێتڤیاوی سێ بڵێ زەیتی هەبێت ئەز نمونە بزەیتی نیم چینکی بەری فترەکی ئەف مشکلە چێبی لە زیاتی ئەوەی بچی سێ بڵە زەید بکڕی دەچی سێ کارتونی دەکڕی ئەوە ئازادە بووی هێشتی چواب بکەیان گوناحە ئەگەر بێت و تەسیر لە خەڵکی تر بکە گوناها ئەمە نازانم کۆک تەسیر بۆ نمونە مەسەلەن ئەمن زوو گەیشتمە سۆپەرمارکێتێک بۆ نمونە سێ کارتۆن زەیتی لێیە هەر سێ کارتۆنم برد بەڵام خەڵکێکی تر وا لە ڕێە دێ خەڵکێکی تر وا لە ماڵێ ساری نییە بە تەکسی دێ خەڵکێکی تر هەیە لەوانەیە بە پایسکل بێ خەڵکێکی تر لەوانەیە بە پێیان بێتن ئەو پێ نەگەیش بێتن ئەوە حەق و مافی ویشە لەبەرەوەی ئەمن ڕەنگە یەکێک بڵێ بەخۆشی زوو بێ نا ئەوە لە دین ئەوە نییە ئەوە بەس إنما المؤمنون إخوة بس سابقوا إلى مغفرة من ربكم وجنة الأرض والسماوات لەسەردەمی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئافرەتێکە بوو پیاوەکەی وەفاتی کردبوو منداڵی نازداری هەبوو بێ باوکی بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خواردنیان بۆ هێنا فەرمووی بڕۆن لۆ ئەو ئافرەتە بن منداڵی نازداری هەیە و بێ باوکی هەیە بەڵام ئەم ئافرەتە کە بۆیان برد وتی وەڵا ئەمن نانمان خواردووە و منداڵەکانیش خواردویان بڕۆ لۆ پێغەمبەری خوا بەوە عەلەیهی سەڵات وەسەلام کە لۆیان بردەوە پێغەمبەری خوا بە سەحابەکەی فەرمووە بڕۆ پێی بدە پێی بڵێ
بۆ بەیانی یان بۆ جەمێکی تر ئافرەتەکە وەڵامی داوە فەرمووی بڕۆ بە پێغەمبەری خوا بڵێ عەلەیهی سەڵات وەسەلام ئایا کەفالەتمان دەکە هەتا بەیانی ئێمە دەمینێنەوە یان نا ئێمە پەیوەندی بە ئیمانەوە هەیە ئیمانەوە هەیە باش ئەمن بۆ ئێستا من با خواردنی ئێستەم هەبێ چیشم لە بەیانیە یعنی ئەو مستەقبەلە ئێمەی وێران کرد زۆرێک هەولیدا بگا بە مستەقبەل بەلام مۆفاتی کرد نعیب زەماننا والعیب فینا وما لزماننا عيب سوانا ونهج ذا الزمان بغير ذنب ولو نطق الزمان لنهجانا وليس الذئب يأكل لحم ذئب ويأكل بعضنا بعضا عيانا أو إمام الشافعي وهذا قليل الزمان دكين قليل وقت دكين قليل جستان دكين قليل لا مشتك دكين بلا معيبك لخو معنا دعاء إمام الشافعي لكوتاب بيت سد فرمي دفرمي قرق ناخوا وقول إمام الشافعي تمام بلام إيما يكتري دخوين هذا جاء أهم السيرفي بروست أنا سويت تماشى أجر باش اللوم من هول ندم جياني تدابين كم لخواردن وخواردن باش أخو لقريزم بو همومان حتى أواننا استوديوش حفتانا لخطبي ما مستعيني لهر موضوعي كبازة كبتايبتي كديت سر بازار فرتو فيرنا كان قلنا حنازم لهر زيك بي كتي هلا بازار فرتو فيرج هي قليج هي آية باشا حكم لسر أو مسلمانات أوي استعمديكين أوي الرجون يجمان قبولني ياخد بمان قبولني كبا جويرالي أو آية فرمودكاني پیغمبر صلى الله عليه وسلم يعني أو تشتيكا كتينا ناوي وبقولنا احنا سرمان دنوسري وزياترنا چەند خاڵێکە بە کورتی یەکەم ئەو عیبادەتەی دەیکەین بە دڵسۆزیبی دووەم لەسەر ڕێڕەوی پێغەمبەربی ئەمە لایەکی تر کڕین و فرۆشتنەکە کە دەیکەین و دەیکڕین و دەیفرۆشین بە پێی شەرعبی سێیەم مرۆڤەکانی ئێمە حەق و مافی یەکتری نەخۆین حتا لە کڕین و لە فرۆشتنە حەق و مافی یەکتری نەخۆین تەماشا بکە ئێستا معامەلاتی کڕین و فرۆشتنی ئێستا لەگەڵ ڕابردوو ساڵەکانی 1970 زۆر جیاوازە خەڵک ئیش و کار و کاسبی دەکرد بۆەوەی بژیتن بەڵام ئێستا دەژین هەموو خەڵک دەژیتن بەڵام کار و کاسبی دەکەین بەرەو پێشتر بڕۆین چاولێکەری لە جلوبەرگە چاولێکەری لە خان و دروستکردنە چاولێکەری لە سەیارەیە چاولێکەری لە تەلەفۆن و موبایلە بڕواتە بی ئەو زەیدگرانی ئەوانە ئەمە هەر بازاڕشمان نەکرد هەر گێشمان نەدایە هەر بیریشمان لێ نەکردەوە هەر نەمزانی هەشەویان نیە ئێدەواشە قەتا هەر ئەگەر نەبی چییە ئەگەر زەیدەر نەبی چییە ئەگەر بێت ئێمە ئەو مەفهومەمان لا دروست بێ هەر وەختێک بازار گران بوو زەید گران بوو هێلکە گران بوو برنج گران بوو بایکۆتی بکەین نەیکڕین تەواو باشە دەمرن لە پێدوانی مامۆستایانی زیاتر پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری خەڵکەوەیە کە ینی تەمەشا دەکەی ئێستا زۆر شت هەیە خەڵک ئەو قەیرانە دروست دەکات ینی ئەگەر چی مەسەرەن ئاین بۆ ڕێخستن و بۆ تەوعیە و بۆ ڕۆشنبیرکردنی ئەمانەیە بەڵام خەڵکانێک هەیە کە پابەندی ئاینیش نینە لە وڵاتانی دیکەشن بەڵام ئاسی ڕۆشنبیریان بە جۆرێکە کە دەتوان ئەم بابەتانە ڕێک بخەنەوە ینی هەر بۆ نمونەیەک بێنەوە من برادێکی خۆم احتیمالیشی هەیە ئێستا ببینێت شتێکی فرۆشت دوکانێکی بۆ بانەڵێم ینی بەگران ئافرەتێک هاتە دوکانەکە گوتم باشە ینی ئەوە لەبەر چ بۆ دەیدی گوتی کاکە وەڵڵا چەند لە مێژە لێرەیە بە سعری ئەوەندەی کەس نایبە کە سعرەکە زیاتر دەڵم ئەو زەدەیبە ینی ئەو تێگەیشتنە کارەساتە قسەت لەسەر ئەمە چی هەیە قسەی من چەند بابەتێکی کورتە یەک ڕۆشنبیری دینی و ئیسلامی و فکر و زهنی هێزری ئیسلامی دووەم ڕۆشنبیری نیشتیمانی سێیەم ڕۆشنبیری لە خواردن و لە شومەک و لە جول و بەرگ و لە هەلسوکەوتی ڕۆژانە ئەو سێ باڵا دەبی هەڵستین ڕێکی بخەین مانگی ڕەمەزان بۆ ڕێخستنی هەموو مانگەکانە مانگی ڕەمەزان بۆ ڕێخستنەوەی دینداریمانە مانگی ڕەمەزان بۆ ڕێخستنەوەی ئەو ئیسرافانەی لە چەند ڕۆژی ڕابردوو کردمان ئەمە باشە لۆ ئێستا خەریکەوامان لێ هاتووە نمایش دەکەین لە خواردن مانگی ڕەمەزان نمایشی خواردن نییە کەمکردنەوەی خواردن بەڵێ مەدبەخەکان وای لێ هاتووە بووە بە مەدبەخی نمایشکردن مزگەوتەکان بەتاڵ بوونە مەدبەخەکان پڕبوونە بازاڕەکان پڕبوونە ئەسڵۆ ئایە مزگەوتەکان پڕ بن خەڵوەت
بکەین لە مزگەوتەکە اعتکاف. مانگی ڕەمەزان مانگی تاعەت و عیبادەت و بەخوداچوونەوە و ڕەوحانیەت و دینداری و مسلمانیەتی و دەستگرتنە تەماشا بکە هیچ عیبادەت نییە بە ڕۆژووبوونە قورئان خوێندنە تەسبیحاتە نوێژکردنە شەو نوێژیکردنە زکاتدانە سەرفترەدانە حەقدانە مافدانە هەر هەموویە ئەو بابەتانە هەموو لە خۆ دەگریتن بەڵام ئەگەر ڕوشنبیری دینداریەکە نەبوو لە هێشتا پاشیوت نەخواردیە بیر دەکەوێت ئەرێ ئافرەت ئەرێ هێوارە چمان بۆ دروست دەکەی ئەوە هەر نابی بیری لێ بکەوە باش نییە بیری لێ بکەوە نە ئەرێ ئافرەت چۆن بچنە نوێژی جەماعەت چۆن منداڵەکانمان وا لێ بکەین ئەرێ کچەکەم چەندت قورئان خوێندووە ئەرێ کوڕەکەم چەندت قورئان خوێندووە ئەرێ ئافرەت وەرە با بزانین ئەمڕۆکە دەرسێکی تەفسیر بخوێنن دەرسێکی حەدیث بخوێنین یعنی کچەکەم کوڕەکەم دراوسەیەکەم لە مزگەوت ئاوا جوڵەیەکی حرەکی ڕوحی دینداری مسلمانەتی دەبی لە وڵاتە دروست بێ نەک جوولەیەکی بازرگانی و کڕین و فرۆشتن مانگی ڕەمەزان مانگی بەخۆدا چوونەوەیە و دینداری و خۆفرۆشتنی خوایە خۆفرۆشتن بەخوا بەخوای رب العالمین من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له وله أجر كريم أجر كريم أجر كريم دەزانی مانای چییە مانایەکی زۆر بەرفرەوانی هەیە ڕزقی کەریممان هەیە و ئەجری کەریمیشمان هەیە ئەو ئەجر و تاعەت و عیبادەتە ڕێزگیراوە بەڕێزە لای خوای رب العالمین ڕزقیش بە هەمان شێوە ڕێزگیراوە و لە هەمان کاتدا ئەو مرۆڤەش لای خوای رب العالمین ڕێزگیراوە لەبەرچی لەبەرەوەی ناخی شورا چاوی شورا مۆخی شورا دڵی شورا سینگی شورا دەستی شورا تەمەشا بکە دەست دەبێ بە ڕۆژیبی قانچ دەبی بە ڕۆژیبی چاو دەبی بە ڕۆژیبی دڵ دەبی بە ڕۆژیبی ناخەکان دەبی بە ڕۆژیبی وجدان دەبی بە ڕۆژیبی دەبی هەموو بە ڕۆژیبی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ کە هێوارە هاتیتەوە ماڵێ لەسەر جێگا پاڵت داوە لەسەر لای ڕاست پاڵدەوە و دەست سرت بکە ناو لە پەکانت ئەوها لەبەرچی ئێستا ئیعجازی فەرمووەدا کەشفی کردووە بسمك اللهم أموت وأحيا سيقول أعوذ برب الفلق سيقول أعوذ برب الناس بارك الله ما مصطفى ئەوە کە دەستی خۆت کردە ناو لە عجازی فەرمووەدا هاتووە لەسەر لای ڕاست پاڵت داوە مێشکت هەموو فۆرمات دەبیتن چەند قسەت کردووە گوێت لە چی بووە بازارت کردووە سیاستت کردووە ژاژاوی ئەو دنیای هەمووی فۆرمات دەبتەوە بارك الله ما غفر الله ذنبكم وأطيب حياتكم وتقبل الله صيامكم وأعتق رقابنا ورقابكم من النار وجمعنا وإياكم مع الصالحين والشهداء إن شاء الله اللهم آمين أجمعين ويخذ الشرف آمين أجمعين دستان خوش بيا ربي آخفتن و فرمودت پیغمبر صلی الله علیه و سلم آیت قرآن پیروز و بابت گرینگ مهمی گرینگی وشلان ما مستویات بحث کنیم جا بشکل بچین رخی راسته دنگ خوش ما مستویجی گهلی بین چونکی دستپک جانترین دستپک ابرو مهوی نعمت تا خوده بین بس هیچ تا به جا امنت چینت ناف سرود دادا دا بینر و تماشاوان نبیجن والله دیاره بس ما مستا قرآن خینه سرود بیجه که گله دنگشی خوش و تایبت ماشاءالله لیلی ناف خوده لبینیم ما مستا يا الله
عقباي محمد بيه بتشريفي همو دنياي ما جي مولود منور بو دايقوي نوري وانا بي مقار تغراي محمد بيه بشارت بي برايا كيف يغبر طبيبا بون ساغدا خانيا وكاس لمحشر داي لجير هواي محمد بيه مستو حيراني شاقي مرداني مستو حيراني شاقي مرداني بيادي توتا وبقرياني بيادي تو قربات وبقرياني أي بايا شمال سلام بارا أي بايا شمال سلام بارا ببيغمبارو أو دو سروارا ببيغمبارو أو دو سروارا تيريبا بخم فريبا بريا تيريبا بخم فريبا هاد بما روزاي بيروز لخزمته بام هاد بما روزاي بيروز لخزمته بام
نصيحة پیغمبر فرمود النصيحة بوي عقلي بقال قورايا بست حيراني مشاقي مرداني بست حيراني مشاقي مرداني هر بيادي تو قربان سو بقرياني هر بيادي تو سو بقرياني وي ايش الله خودش ترازي به دنگه هر مجوشي جباني دلم ان شاء الله خدي جتر خودش رازي ترازي به دنگه هر ببینید یا رب أجمعين إن شاء الله. ارهبي يا اخوان اره مامستا چند زار توی عمره و مدینه و مکه و زارك شو ما حجي خدای خبر دو زاري بعمرك. الله ایش الله خودی رزقی ما و صبیک ببین من پیک بچی أجمعين إن شاء طيبت الله. هي في رمضان أجمعين إن شاء اجر الله. وبهداش تبي قال ازور حجك يا ضل الحمد لله. نعمت خودي بيني كم روف التشوبه بجريك ازري مدينه حزشي هي نك بحزشي هي يعني بحجة. خيري حزشي قرنا حزك لسر لناسي اي انا اخر اگر بيدنا اگر تبورا نبين تو بيتشي أو بينا إذا بحجر بس- سر بس- تفرزنينا اخيناك بس يعني ازري حز وايا بلا اي بس 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 صدي أزرق كدقاتي فرزك أنا. اي بس ان شاء الله يبي يبي نبي بيستحج زي امرك ناو لو وينا قهيبي. اگر هيبي باسي وانا كان كجي شيخ دعوة الدكن ابو اويا ما مستعيني الشيخ هندرين عبد الرحمن مالك الله استغفر الله انا يعني بو راس بكني لو بجال سر مشي حساب نعمل كره بتستكش دام خيراوي ايش الله خذ برزقي ما بكد طبعا يبي تشينا بجيب تاع عمري بس حسبك وبارا نبن خذي خيراوي بود نفيست هروس بچينا بابتك دي بابتك باكيج بس بريا جوان بچينا هي. تندرستي بو كتشو كرة بيك بها طيب تجي افشبه بابتك قالكي جريج ما هي جريدا جيانا ويا چه بو خوارنت غازی بود چه بو و خوارنت يعني انرژی آنه چی گلت استاذ زور بربلا ام بابتانا بس بيشوي بتسينا سر رازي. باكيج كمان هي إيه. باكيجكا لبرگي تندرستي دو بابتي گرنگ باستكين یەکی چیان دەسەر پاراستنی پێستە پێست بە تایبەتی ئەم چەند ڕۆژە ئێستا منیش پێستم تێکچووە هەز دەکەم یەک کەش و هەوایە نعم هەموو شتەکەم ئەو بە شێوەیەشی گشتیش ینی چۆنیەتی گرنجیدان بە پێست و دووەمیشان هەر لەسەر کاریگەری خواردنەوە گازیەکانە وەکەوەی کە باست کرد ئێستا کەمێکی دیکە لەگەڵ بەڕێز دکتۆر دەشتی دزەیش گفتوگۆی لەسەر دەکەین لە بەرگەی تەندروستی دکتۆر هەڵوێست باس لەوە دەکات لە مانجە ڕەمەزاندا بەهۆی ئەوەی زۆرنەی خەڵک بە تایبەت ڕۆژوانان سیستەمی خواردن و خەویان لێ تێک دەچێت شەو زیاتر بە ئاگان و زۆر کاتیش تێکچوونی سیستەمی خەو و خۆراک و کاریگەری نەرێنی لەسەر پێست و لەسەر سەحەت و هەموو ئەوانە دەبێت خاصة كي قال سر بيستي خود راوز والله كرنو كي كرج تو ڕۆژانە ئاو خواردن و ئەوە نیە بێگومان کاریگەری لەسەر پێست دەبێت بابەیەکەوە بچینە لای گوی دکتۆر خوب باش هەڵوێست. نه دکتر هستی کادی چه آموزگاری الوقت پیستی خود چا پارێزن باچی. لە ڕەمەزاندا هەندێکمان ناخەوین تا پاشێ و دواییش دەوام و خوێندن و ئیشوکار نایاڵە بخەوینەوە وەک دیارە نان و ئاویش ناخۆین و شەوانی شاقی پێویستی بۆ ناکەینەوە دنیا شوردە وردە گەرمی کردو بێ بێگومان کێشەی پێستمان بۆ دروستە بێ با من ئەمڕۆ هەندێک چارەسەرتان بۆ بخەماڕوو بۆی تا جەژن دێ هەمومان فرەیەکی خۆمان بکەوین دوای شەوی جەژن نەڵی زۆر سیر ئەم زیبکانێ من ئەڵێ ئەزان کەی جەژنە و کەی حەفلەی ڕێک و کاتە دەریە چکە نازانم یەکەم شت دەبێ هەر بەربانگت کردەوە تا ئەو کاتەی مامۆستای مزگەوتەڵێ ڕەحمەتی خواتان لێ بێ دەست لە خواردن و خواردنەوە هەڵگرن و پاشی و تەواو بوو تۆ ئاو بخۆیتەوە چونکە نەخواردنەوەی ئاو تووشی وشکبوونەوەی پێست و چرچلۆچی و شلو شێواوی دەموچاوت دەکات اینجا با پێتان بڵێم چۆن بزانی کە چەنە ئاو دەبێ بخۆیتەوە هاوکێشەیەکەیە کێشی خۆت کەڕەتی 0.033 بکە بۆ نمونە یەکێ کێشی 55 کیلۆیە کەڕەتی 0.033 بکەم دەکاتە 1.8 لیتر ئاو واتە تقریبا 9 پەرداخاوەکە اینجا ئەم کەسە 55 کیلۆیە کە دەبێت 9 پەرداخاو بخواتەوە نابێ هەمووی پێکەوە بخواتەوە یان کاتێکی کەمی بین بێ دەبێت دابەشی بکات بەسەر کاتژمێرەکانی ئەو شەوەیدا تا جەستە سوودی تەواوی لێ ببینێت بابەتێکی دیکەی گرنگەوەیە کە
بەچی دەم و چاومان پشۆین بەهۆی ڕۆژووە زۆر جار هاوسەنگی دەردانی چەوری دەم و چاو و سەرپێستە تێکەچێت بۆیە تۆ دەبێ یارمەتی بیت بێتەوە تایە چۆن ئەگەر پێستت چەورە هەوڵ بە شامپۆیەکی دەموچاوشتنی تایبەت بە پێستی چەور بکڕین و ئەگەر دەموچاویشت خوشکە شامپۆیەکی تایبەت بە پێستی وشک وەکەوانەی لە شیر دروستکراون بۆ نمونە پێستی ژێرچاو و دەوری چاویش شوێنێکی گرنگی دەموچاومان و شوێنێکی زۆر ناسکیشن هەر بۆیە زوو نیشانەکانی پیربوون و چرچبوونی لەسەر دیارە نەخواردنەوەی ئاو شلەمەنی وشکیەکاتەوە چرچی زیاترەکە بۆیە دەتوانی سوود لە سیرەمی تایبەت بە پێستی چاوەەر بگریت شتێکی دیکە بۆی پێستە بە جوانی بمێنێتەوە دژەخۆرە کەمی ئاواکات خۆر و گەرما زیاتر کاری لێ بکات هەر بۆیە دژەخۆرێکی باش زۆر پێویستە لای خۆمان چونکە گەرمیشە دەبێت دژەخۆری بکڕین کە لەسەری نووسرابێت 50 پلەی سیلیزی هەندێک لە دژەخۆرەکان خۆیان شێدارکەرەوەشیان تایە بۆیە پارەی شێدارکەرەوەکەت بۆ گەڕێتەوە اینجا با خواردنە زۆر باش بێت وەرنەگرتنی خۆراکەمادەی پێویست لە کاتی بە ڕۆژوبووندا کاریگەری نەرێنی لەسەر پێستە هەیە بۆیە سەوزە و میوە زۆر بخۆ ڤیتامین A, B, C و ئۆمێگا 3 و ئاسن کلیلی پێستێکی جوانن لە هەمووشی گرنگتر نەخواردنی شیرینیە چونکە ئەو زی بکەیت پێش جەژن لێتێت نە ئاگای لە جەژنە و نە لە هیچ شیرین زۆر خواردووە بۆیە دەرێت جگەلەوە هەر شیرینی خواردنیش بە پارشەوە وات لێکات هەم بە ڕۆژ زووتر تینو بێ هەم برسیشە بێ بۆیە پارشێوان هێلکە و ماست بخۆن هەم بەتێری دەتان هێڵێتەوە هەمیش یەک لە یەک باشترن بۆ پێست اینجا ئەم خەولێ تێکچوونی بە ڕەمەزاندا تووشی خۆمانیەکەین کێشەیەکی دیکەیە هەوڵ بە شەوان تا پارشێ و بخەویت و دوای پارشەویش دووبارە بخەویتەوە تا سوڕی خەوت تێک نەچێ و پێستە جەوی لێ تێک نەچێ بۆ ئافرەتانیش هەوڵ بن ئەم مانگە لە مەیکەپ دوور بکەونەوە چونکە وەک چۆن پشوێک بەگەدەمان دەدەین لە مانگەیە ئێوە بیکەن بە پشوێک بۆ پێستان زۆر باشترە چونکە پێست بە ڕەمەزاندا خۆی لە خۆیانی وەک باسمان کرد ناتوانێت وەک جاران شەڕی پاکردنەوەی کونیلەکانی دەم و چاو بکات لە مەیکەپ ڕاستەوە خۆ مەیکەپەکە کونیلەکانی پێست دەگرێت و دەیکات بەزی بکە و جژنەکەشتان لێ تێکە لەبەرەوە هەوڵ بن ئەم ماوەیە مەیکەپ ئەگەر کردیشتان کەمی بکەنەوە کرێمێکی شێدارکەرەوەی باشیش بکڕە کرێمە شێدارکەرەوەکان بە درێژایی ساڵ گرنگن بۆ پێست و پێویستن بەڵام لە ڕەمەزاندا کە ئاو ناخۆیتەوە پێویستە بە شتێک هەیە کە پێستە بە شێداری پێڵێتەوە ئەمەش ئەم جۆرە کرێمانە دەسەکرێت کرێمی گونجاو بۆ پێست باشتر کونیلەکانی پێست دەبڕێت و کاری خۆیەکات بۆیە کرێمێکی باش تایبەت پێستی خۆتان بکڕن شتێک شێ بیرمان نەچێ ئەگەر پێستیش چەور بێ هەر شێدارکەرەوە دەوێت چونکە چەوری پێست و شێداری پێست دوشتی جیاوازن ئەمیش ئەمە تێست بکەم و بە هیوای ڕەمەزانێکی تەندروست بۆمت خودی خیرات دکتر هەلوستی ژورنالیست خودش تەڕازی بێ دکتور سپاس دکتور هەلوستی دیارە هۆ گەلێکی البەرخ و ڕاوەستایەت وەڵ مەسەرەدا پێست و کەشخەیاخ و جانیاخ و ئەتیمان پێدایت بێگومان دکتۆرەکان پێشەنگن لەو بوارانە دەبێت زیاتر نمونە بوارەکان خۆیان بدەن بەڕاستی چکە ئێمە شەر لەوانەوە فێر دەبین ینی کە بێگومان ینی هەر کەسێک کە پسپۆڕێتی لە بابەتێک هەیە خۆی ئەو کارەی کە تێیدا ڕنگ دەداتەوە لەو و ئێمەش ینی ئەوە کەسی دیکە ئاسایی جیا لەوان ینی سەیری ئەوان دەکەن لەوانەوە فێر دەبن بۆ منە وەستایەک کە تۆ ئۆتۆمبیلەکە تێک دەچێت تۆ هیچ نازانیت لەو وەستایەوە ئەگەشتە سەرەتایەکانش بی فێر دەبی دکتۆرێک بە هەمان شێوە کە لە دکتۆرەوە فێریشت دەبیت چارەسەرت دەکات جا هەر بابەتێک بێت مەسەرەن دەنگخۆشێک مەقامزانێک تۆ لەوە فێری ئەو بابەتان دەبیت ئیتی بە هەموو سەر دکتۆر هەلوستی هات ئەو دکتۆر هەڵوێست ئەخر خزمەتێکی باش دەکات کارێکی باش دەکات ینی پاکێجەکانی تایبەتن پەنجە دەخاتە سەر بابەتی زۆر گرنگ و باش بە تایبەت لەم ڕەمەزانەدا لە بەرنامەی پاشێویشدا گرنجێکی باشێ زۆر بە جوانی بە تێر و تەسەلی بابەتەکە ڕوون دەکاتەوە بروکە هەردوو گەلەگەلێت گرنگن چکی خاصەتەن بۆ بەربانگی فتارێ دێکی سەحکێ کێ من ئەو سفرێت و ڤەخواردنەکە غازی تێدا نەبێت کابژی گەلە خراپن هەموو ئەموی بابەتی جێ بگرین وێش هەمیە گرنگترە ڤەخواردنێت غازی و خراپی و کاریگەری توێ تەندروستیش سەر تەندروستی و مادە وزە بەخشەکانیش ئەوانیش هەم گازیان تێدا هەمیش بابەتی وزە بەخش دووە کی میوانێ مە ئەڤرو زۆر بەڕێز دکتۆر دەشید زەیی بەخێراتن دەکەین زۆر سپاس بەخێر بیت شەرفمەندین خۆشحاڵین کە بەڕێستان لێرەن دکتۆرێکی یەکێکە لەو دکتورانی کە ناوبانگێکی زۆر باشەیە و خزمەتێکی زۆر باشی
ئەوانەی کە سەردانی دەکەن بەمە بەستی چارەسەرکردن خۆشحاڵین کە جەنابتان لێرن دکتۆر. گەلە بخێر. زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی کەناڵی 24 کوردستان TV کەەوە ئەو فرسەتی دامێکەوە بێم لەو وەختە باسی ڕەمەزان بکەین. ئێمە شەرەفماندین. گەلک مەمنون. دکتور بابەت تێمە وەک ناف ڤەخواردنê dixwazîne bez curê wê gelekin. Bêjo çip kemiyawê kêm û zêdeyiyê çip navê wê nizanim çawa bes hema em carê vexwarinê dixwazî pênaseka wê ya zanistî ya tibbî heye ku em hema bi vê biçînet nav babetî de. ڕەمەزانان ئەمە تەجیعی خەڵکەکان لە خۆشەکانی خۆمان مراجعمان تەجیعیان دەکەین کەەوە ئاو زۆر بخۆنەوە پاش ئیفتار و پێش سەحوریش و نابێ ئاو کەم بێ لە زیسمی ئینسان خاستە ئەوانەی کە ئارەقەی دەکەن خاستن کەوانەی حەبی مدەڕر دەخۆن و دەبی ئەگەیان لە کەم ئاوی بی لە زیسمی ئینسانن و هەروەها ئەگەر شەربەت بخۆنەوە ئەگەر کەمێک بپسی بە کەمی بخۆ چایە بخۆنەوە چایەکی خەفیف قاوەکی خەفیف بەس ئەو مەشروبانی کەوە وەکو تایگەرەوەنە مادەی کەفاینی زۆر تێدایە ئەوە زیانی زۆرە لەسەر ئینسان دا پێشتیش ئەمە لە کەناڵەکان کە باسم کردیە ڕجا دەکەم ئەوانە نابی بخورێتەوە یان ئەگە بخورێتەوە مانجێ یەک بوتڵ قەی ناخە زیاتر نەبێت حتما ئیدمان دەبی لەسەری چکەوار کەفاین احتیاجی زیاتر کەفاین وەردەگری زیاتر دەخواتەوە وام ڕاجعی وام لەو دێ دەرێ وەڵا 5 تایگەرم خۆرتەوە ئەوە خراپە زۆر. دکتۆر ئەگەر ئێمە ئەو زەبەخشانە ناویان زۆرە یەکێک لەو ناوانێک کە بەڕێزتێنە ئێمە گەر بتوانین ناوەکان نێنین لەبەر بێ ناوێنان بەڵێ هەمویان وەک هەمان کاریگەریان هەیە هەمان شێوە دەکرێت بزانین کە کاریگەری خراپەکان زیاتر چین تەنیا مەسەلەکەوەیە کەفاینە کەفاینی زۆر تێدایە مەوادی کیمیاوی تکەی تێدایە ئەو مادەکەوە خراپن لە بۆ دڵ و خراپن خاست ئەوانەی کەوا دڵلێدانیان زۆر هەیە حتمما لە بۆوان خراپە من قەت تەجیع بە شێوەیەکی گشتی چی لەو کەسە دەکات کە ئەم وی لێکە دڵی زیاتر لێبدا وی لێکە دڵی زعیفتر بی و ئیدمان دەبی لەسەری بۆیە من دەرم زۆر غەڵەتە ئەو کەانە کە ئەو جۆرە مەشروباتان دەخۆن ئەو نەخۆشیانە چین دکتۆر ئەگەر کەسێک بەردەوام بی لەسەر vexwarinê dixwazî yan jê wize bexş بۆ نمونە زێدەتر بەحس تێتەکردن چونکی شەکر یا زێدە ڕەنگە تووشی شەکرە بن نەخۆشی دیکەش هەم بە تایبەت لە بواری گورچی لە ئەوانە کە ئەگەر غازیەکان بخواتەوە ئەگەر کلەی سست بی ئەو مادانە خراپن لە بۆوی ئەگەر شەکری هەبی شەکرێکی زۆر زۆری تێدا ئەوە شەر خراپە لە بۆوان بۆیە من قەت تەجیع ناکەم بیخۆن باشە ئەگەر هەر عیبیشی نەبوو ئینسانێکی ساغڵم و تەندروست بوو ئینسانی ساغڵم دەرم نابی بخۆ تەبان ئینسانی ساغڵم نابی بخوا چونکە بۆ ئەوی زۆر خراپە ئێستا احتیمال لە ڕۆژی بتلەش وا دوایە مدەچکەوەی لێرێ دوام بخۆی لێرێ دوای سیام بخۆ ئەوە زۆر خراپە لە بۆ هیچ کارگەریی لەسەر ئێسکەکان و جونگەکان هەیە وەکو ئەو مادەکانی کەەوە خراپە نخورە لە عەظم دەکە یانی ئێسقان زەعیف دەکات چونکە ڕووداوێکی ئەوە هەبوو کەسێک لە ینی کەسێکی ناسرااو بوو لە حرەکێکی زۆر ئاسایی ئێسقانەکەی ترازاوشکە گوتیان هۆکارەکەی ئەم جۆر یەکێک لە جۆرەکانی خواردنەوە و زەبەخشەکانە بەتایبەت لە ڕەمەزاناندا ئەمە باسمان کرد کە و زەبەخشەکان ئەوانی دیکە ینی گازیەکان چ کاریگەریەکی خراپیان لەسەر هەناوی مرۆڤ هەیە زۆر دەخوات من مراجعم لۆ دێ دایکی منداڵێکە دەرداشی دەڵێ سبینێ نیوڕانی هێوارێ بەس ئەو غازیانە دەخوات ئەوە زۆر غەڵەت چونکە ئەوە لە هەمووی موادی کیمیاوی تێدای موادی سەحی تێدا نییە ئەم پیادەم باشە لێرە لە کنەمە باشەکەی ئەوەیە تەڕە هەرزانە و بە عەسارێک بیگوشە ئاوەکەی بخۆ زۆر باشتر لەوەی کەوا ئەو شتەی بخۆیەوە لە وڵاتان لە لەندەن بووم گران بوو تەڕە زۆر گران بوو لێ نەیانتانی هەموو کەسێک بچی عەسیر میوە بخوات ئەوە باسی عەسیر و شەربەتی سوزان میوە ئەوانت کرد عەسیر باشتر لە شەربەت فرێشم ئەوە شتێکی ئیستفادەی هەیە بەس ئەوی کە هەموو مواد کیمیاویە
یعنی ئەویش نەخورێتەوە لە ئەسماغی بازاری تەما ئەوەی دەفرۆشێت. نەبی بخۆتەوە ئەسماغی تێدایە مواد کیمیایی تێدایە ئەم مواد کیمیاوی ئەم ئەسباغانە ئەم بۆیە و ڕنگانە کاریگەریی خراپی هەیە لەسەر مرۆڤ یعنی بە شێوەیەک باسی بکە بۆ ئەوەی بزانێت احتمالە مەوا ینی شتێک هەیە پێ دەڵێن هەوی مێتۆس معادن ثەقیلە ئەو معادن ثەقیلە هێواش خڕ دەبتەوە لە جسمی ئینسان تەسەموم دەخات تێدا ینی حاڵەتی ئەسماغی خراپ هەیە تێدەکرێت بەڵێ قەت تەجیع ناکەم کەوا شەربەت بخورێتەوە بلاکس ئەگەر لە ماڵەوە بیکە حتا شەربەتی مێوش بە خۆت بیکەیت لە ماڵە زۆر ئیسپادەی هەیە لەوەی کەوا بچی لە بازار بیکڕ. دکتۆر هەندێک نەخۆشی هەیە بە تایبەت لەو ئاخیرانە زۆر بڵاوبوونەوە مەسەنە بوو نمونە شێر پەنجە دەتوانین بڵین ئەو ئەسباغانەی لە ناو ئەو خواردنە غازیەکانە وزە بەخشەکانە هەتا شەربەتی توزان لە بازاری دەفرۆشێ لەوانش دروست دەبی یان دوورە ئەگەر لەوانش دروست دەبی چ هەنیان مثلا لە بیرچوون خەڵک زۆر هەمووی دێشتم لە فکرێتی ئەلزهایمەر زیاد بووە ئەلزهایمەر بەهۆی ئەم شەربەتانەوە یان بەخۆی گازەکانەوە بەخۆی ئەلمنیۆمەوە بەهۆی گەوری بە ڕێژەی زیاتری ئەلمنیۆم وا دەکات کە تووشی زەهایمەر بیت زیاتر ئەم ئەلمنیۆمە لە ناو کام لەم پێکاتانەدا هەیە لە غازیەکان یان لە شەربەتە ڕەنگا و ڕەنگە وەڵڵاهی منجەڵی ئەلمنیۆم کەوا منجەڵی ئەلمنیۆمە کە چێشی لە ناو لێدن بەڵێ حاولە بکەی بنکڕەکەی لێ بکەیەوە ئەو بەخۆی ئەلمنیۆمی تێدا ئەو ئەلمنیۆمەوە دەکات کەوا تووشی ئەلزهایمەر یەکە لە سەبەبەکان کەواتە چ منجەڵێک بەکار بهێنرێت ئەمەش بابەتێک ستیل باشتر ستیل باشە دیسان دێمەوە سەر بابەتی شەربەتەکان ینی شەربەتەکان زیاتر ئەو ڕەنگا و ڕنگانەی ئەوی کە باست کرد فرێشە و خۆ دروستی دەکەیت یان هەندێک شوێنەیە ماتەمیدن ینی با بڵین بڕوا پێکراون لەوەی کە شەربەتەکانیان لێ دەکڕی ئەو جیاوازە بەڵام هەندێک شەربەتی ئێستا زۆری بۆریەکە هەیە لەسەر شقامەکان و لۆلە دەفرۆشرێن ئەوەی کە باسی دەکەی ڕەنگا و ڕەنگن زیاتر ڕەنجی تێدایە ئەو ڕەنگ ئەمانە کاریگەری خراپ بانی بە ماوەی درێژخایەن لە بەکارهێنانی لەسەر تەندروستی مرۆڤ دەکەن ئایا دەبێتە هۆکاری ئەوەی باز دەکرێت جۆرێک لە شێرپەنجە دروست بکات شتی وا هەیە بەڵێ جای ئەوەش دەبی یەکە لە سبابەکانی شێرپەنجە ئەو مادە کیمیاوی لە ڕووی با بڵین زانستیەوە چۆن ئەو حاڵەتە شێرپەنجە دروست دەبێت بەهۆی ئەم مادە کیمیانەوە کام مادەیەکە کاریگەری جیلات دەگۆڕی خەلایە دەگۆڕی شێرپەنجە پێیان دەبی دکتۆر وەختەیە بەحسی بەخۆرنێت غازی و یەتوزە بەخشتکین ئەم بەحسێک کاریگەریەوە سەر گورچیلێتکین وانە بەڵێ ئەم چاوە بزانین گورچیلۆمە گولچیسکۆمە کلیێتمە ساخلە من کەنگیان بزانین هیچ عیبمان نییە پێویست بۆ ناکا بچینە دکتۆری یان ئەویش وەکو ددان و هەندێک شتی دیکەیە دەبی ماوە بچینە دکتۆری بپرسین فەحس و حساب بکەین دەبی ئەوە شت فاسیخینەکەی دەکەی پێدەن کریاتینین و یوریا ئەگەر کریاتین بەرزبی مانە کلێخانە سس بووینە چونکە چارێگە کلیەک تعویزی ئیشی هەردوو کلیە دەکات زانیت کلیە ئەوها بە قابلێتی هەیە یعنی هەیە زۆر کەس هەیە کلێکی بەخشدایە و کلێکیش دەکات احتیاجیە ئەگەر یوریا کراتین بەرزبی ئەو مانە کلێخان ئیش ناکە باش ئەوە یەک دووەمیش دەبی سۆنەرەک بکەی بزانین ئەو کلێ چشتی خراپی تێدا هەیە گرەی تێدایە چیسەی تێدایە بەردی تێدایە فش بوویتەوە کلێکە هێواشەوە وەزیفەی کلێک دکتۆر ما بەسم ئەوە هەر چەند مانگ پێویستە سەردانی دکتۆر بکەین بۆ ئەوەی بزانین کلیەمان تا تەندروستە یانیش بە خۆمان دەتوانین بزانین ئەوە ساڵی جارێک فاسی خوێن بکەی بزانی کلێکان تاوا یان نەخراب نییە بەس نابی خەلق بی وەسواس بیا هەموو ڕۆژە بچتە لای دکتۆر برێ وەڵا کلێم هیچ دەکەن هیچ دەکەن نەخێت ساڵی جارێک فاسی خیم بکەی ئەگەر یوریا و کرێتین بەرز بوو دەبی بزانین لەبەر چییە سەبەبەکەی و عیلاجی سەبەبەکەی ئەوە پێش ئەوەی بچینە دکتۆری هەندێک هەیە دەڵێن لە ڕەنگی میزیش دەتوانین بزانین ئایا عیبمان هەیە یان نە ڕاستە ئەوە ئەگەر هاتوو کە میز بکەی زۆر کەف بکە احتیمالە پرۆتینی تێدابی کەف ئەگەر ڕەنجی مەلە وەکو چایەکی خەفیف بی احتیمالە بلوروبین لە خوێنە زیاد بی نەخۆشی زەستکردەبی ئەوە بەسەمە نابێ احتیمال لەسەر ڕەنگ بکەین بەتەنیا باشترین شت احتیمال لەسەر فاسی خوێن بکەین فاسی خوێن یوریا و کرێتینی بەڵێ زۆر جار لە فەحسی خوێن ئەم ینی گرفتەکانی کلیە گورچیل دەرناچێت لەگەڵیشیدا سۆنەر بکرێت سۆنەر لە بۆ ئەوە نییە بەس بزانی وەزیفەی کلیە خراپەیانە
سوانە لە بۆ ئەوەیە بزانێ ئەو کلیانە چشتی خراپی تێدایە بەردی تێدایە گرێی تێدایە چیسەی تێدایە فش بوویتەوە تەنک بووە ئەوەی جێیەکەی کە ئیش دەکە بەردە بۆ ڕێکەی ڕیسی گرتیە کە دەبی نەمینە چونکەوە یەواش کلێکان ڕادەوەست ئەم کلیانە کە ینی کاریگەری خراپ ئەو شتانێک کە کاریگەری خراپی دەبێت لەسەر کلیەکان دەکرێت بڵین خواردنەوە گازەکانش بەشێک دەبن کە زەختێکی زۆر لە کلیە ئەویژەریەکە لە سەبەبەکە زەختەکەی بەڕادەیەکی ئەوەندە زۆرە کە کلیەکان تێک بدات نا بۆ دەرەجێ نییە بەس ئەویش هەر خراپە لە بوو دکتور باسی ئەوەت کرد لە سەرەتاوە ئەنگۆ بە نەخۆشەکانتان دەڵێن لە بەربانگ و لە پێش سحور دەبی ئاوێکی زۆر بخوینەوە بەڵام زاری وا هەیە ڕۆژوگر دەڵێ کاکە ئەو ئاوەی پێش سحور دەخۆمەوە دوای هەموو دەبتەویست دەڕوا هیچ نامینێ چەند ئەو بخوینەوە ئایا ئەو زۆر میسکردنە ئەو مەوزوعش باز دەکەم چکە خەڵکیش زۆر توش دەبی ئەو مانایە دەگەینێ کە هیچ ئیسفادەمان لەو ئاوای نەکرد هەموو دەستە دەرەوە حتمما ئیسفادە هەیە چونکە ئاو کەم بێ لە زیسمی ئینسان تێبوس ینی دیهایدرێشن خراپە لە بۆ ئەوە وە لە ئینسانەکە دەکابی هێز بێتاقەت بی چۆن کە نان نەخۆی بەهێز بێتاقە ئەوەشەوە بەس ئەمە نەخۆشەکان دەڵێم ناوی ئەنگۆ ڕەمەزانان بکەن بە تەمبەڵی و سەدەنتەری لایف حیاتێکی نەجوڵانەوە دەبێ ڕاضە بکەن ڕاضە 2 ساعت پاش ئفتار یان ڕاستەن پێشی سحور هەموو شخصێک دەبی ڕاضە بکە ئەتوو بینت کۆ لەگەر ریاضای دکتۆر ئەمێش مەجالم هەر هەبی ڕاضی دەکەم یاڕەبی تەندروستان هەرماش ئەوەی ماوزوعیدی بەردەوام کیم ڕاضەکەی من زیاتر ڕۆشتنی خێرایە خێرا نەخۆش دێ دەڵێ وڵای دکتۆر ئەمە پیاسەی دەکەم ڕۆژی نیویست ئەوە غەڵەت ئەو کافی نییە دەبی ڕاضەک بکەیت کەوا کەمەک نیشاتی تێدابی وەکو یان تۆپانێ یان لەسەر جیهاز یان مەلەوانی یان هەروەلە ڕاضەکی قیچەق حرەکەی تێ بەزی تۆ ڕۆیشتنی خێرا ئەو ڕۆژنی خراعی نەشتا من ڕۆژنی خێراکە دەکەم استقلالی ئەوە دەکەم ناو خستەخانە کە دەگەڕێم وای سەرکەوتن دکتۆر مەجالێک وەردەگرین پامنێرانمان هەم لە هەولێر و هەم لە سلێمانی لەگەڵمانن با بزانین چ هەیە لەوێت لەگەڵمان خواردن و ئاو خواردن باسی ناخواردن بزانین چ دەخۆن لە وەختی سحور و پاشیوان ئەوە پرسیاری ئەوش لێ دەکەین کە ئایا ئەو خواردنانی ئەوان دەیخۆن تا چەند تەندروستە یەکەم جار بچمە لای ئارام وانە بەڵێ ئارام بەختیار لە سلێمانی لە کوێی سلێمانی ئارام چ باسەرای تۆ لە کوێی سڵاوت لێ بێت سڵاو بۆ ئێوەش ئەندرێن و ژوان سڵاوتان لێبێت کللتورێک ئێستا پیا بووە بەنی ساڵانی ڕابردوو ئەمە زۆر کەم بوو بەڵام نی ئەم ساڵەوە زۆر دەبیرێت ئەویش کردنەوەی ڕێستۆرانت و خواردنگەکانە لە پارشێوان لە مانگی ڕەمەزان هێشتا ماوەتی بۆ کاتی پارشێ و چکە مانگی بانی زۆری ماوە من لێک یەکەم لە ڕێستۆرانتەکانی سلێمانی کە ئێستا دەچین لایەنەوە سەرقاڵی ئامادەکارین بۆ ئەوەی خواردنی پارشێوان حازر بکەن بۆ ئەو هاوڵاتیانی کە دەیانەوێت پارشێ بکەن دیمەنەکانە لێرەوە دەست پێ بکات سڵاوت لێبێت کاکزانیار ئەحواڵ باشە ئەگەر پێمان بڵێ ینی ئێستا ئەم کللتورە بڵاو بۆتەوە ئەنی خەڵک دێتە دەرەوە پارشێوە کە زیاتر تۆ لە مانگی ڕەمەزان ئەم چەند هەفتەی ڕابردوو کە لە سەرەتای ڕەمەزان و تا ئێستا خەڵک حەزی لە چییە خواردنی قورسە خۆن خواردنی ئاساییە سەرەتا بە خێر بن دەستخۆشتان لە یەکەم هیوادارم بەردەوام بن ئەم کولتورە کە بچۆن بڵێیت خەڵک لە ڕەمەزانە بە پارشەوانە بێتە دەرەوەنان بخۆرە جاتیۆی لە ماڵەوە بێت شتەکە زۆر کۆنی و زۆر تازەژنی ینی چۆن بڵێت ئیستا کۆمەڵە شوێن هەیە و شوێنە ڕاقیەکان شوێنە بەناومانگەکان شوێنێکیکۆی ئێمە تازە دەستمان بەمە کردووە کە چۆن بڵێیت یەکەم جار بێت ینی خواستێکی زۆر زۆریشی لەسەر ئێمە و خواردنانەی کە لێرە دروستیەکەین لە سەعات 12 شەوە هەتاوەکو سەعات 3 بۆ 3:30 تاوەکو نزیکی بانگ ئێمە نانی بەیانیمان هەیە لەم حاڵەتانەش ئێمە بۆ ئەوەی زۆر چۆن بڵێت خەڵک زۆر نەوەسیانی لە کاتێک لۆدمان لەسەر بێ ئەمە خواردنەکان حاضر یەکسەر حاضر یەکەین ئەوەشی کە ئێمە هەمانە سەمونی گەرمەکە یانی ئێمە سەمونی حەجەریشمان هەیە سەمونە حەجەریەکە بەکارێنی ینی هەر بە گەرمی یەکسەر ئێهێنینە بەردەستیان
بەڵێ ئەمە وەجبەی دوو نەفەرین بۆ من ئەم دوانە بەیەکەوە وەجبێکی دوو نەفەری ینی بۆ دوو نەفەر تاوەکو سێ نەفەر شتی دیکە ناخۆ ینی هەر ئەمانە ئەنی ئەمە بەرگی ڕۆژەوە نەگرێت تابانی برسینە ئەوانەی کێن بۆ ئێرە خواستی زۆر لەسەر بۆرەک هەیە ئەمە بۆرەک بە پەنیرمان هەیە ئەم خواردن ئەمە بۆرەک بە پەنیرە ئەمە بە گەرمی دروستیەکەین و حاضریەکەین یەکسەر بۆ بەردەستیەوە ینی نەگو چۆن بڵیت شتەکە سوور کرابێتەوە یان دانرابێتەوە یەکسەر ڕاستەوە خۆ کەتی کە وەجبەکە داواکە بۆی سوورەکەینەوە لەگەڵ فنگر و زۆر خواردنی کەشی لەگەڵە ئەم شتانەی کە بۆ نمونە پێویستە پێشوەختە حاضر بێ ئەسە حاضر کراون ئەو شتانەشی کە چۆن بڵیت پێویستی بە سوورکردنەوە هەیە یان پێویستی بە شتی گەرم هەیەی حاضر ئەو بۆ منە ئەمە معجناتمان هەیە معجناتەکان یەکسەر بۆی حاضرەکەی ئەخێنە بەردەمی بژیت دەستە خۆش بێ زۆر سپاس هەندێک وەکو دەبینن ینی ئێستا سەرقاڵن بۆەوەی و کاتێک کە هاوڵاتیان دێن ینی زۆریان پێ نەچێەوە خواردنەکان ئامادە بن بۆ ئەوەی بتوانن لە کاتی پارشێوکردن ئەنی زوو پارشەوکەن بەشیان لەبەرەوەی لە شوێنی دوورۆ دێن بۆ ئێرە یاخود لە ماڵەوە نزیک نین بۆ ئەوەی بتوانن کاتن بۆ ئێرە پارشەوەکە بکەن و زوو بگەڕێنەوە وەکو ئاماژەشم بۆ کرد سەرەتا ئەمە ئەم کللتورە ینی ئەمساڵ زۆر ئێم تێبینیمان کردەوە بینیشمانە شوێنەکانی دیکەش بەم شێوەیە کراوە دەبن تا کاتی بانگی بەیانی ئارام سپاس بۆ تۆ یەکسەر بچینە لای ئازەر لە هەولێرەوە لەگەڵ ئازەر یل خواردنەکە گەلەکە چاور و vê پاشیوێ خودی معینێ معیدەی بێت ئەوێ دێ پاچا خۆت سەر و پێکە دکتۆر پاچە خواردن لە کارساتە يلا ئازار خودی قواتی ئەز بوار نەکەم تو پاشیوێ ئەف شەڤەل وێرێ بخۆی مستحیل ئە نزانم بێژە زۆر بەڵێ سڵاتان لێبێ مەسە لە شەقامی ئیسکانی نەم شەقامە بە درێژایی شەو تاکو بەرەبەیان لە مانگەکانی پێش ڕەمەزان و ناو ڕەمەزانی شە بە بەردەوامی قەرەباڵەکە ئەم شەقامە پێڵێن شەقامێکە ناخەوێت چکم بە بەردەوامی قەرەباڵەکە گەشتیان ڕووی تێدەکا جا منم شە باسی پاچتان بۆ کەما جوابی ئەوشتامەوەنەوە لەم پاچە ناخۆم بەس بۆتان باسەکەم با بچم بۆ لای وەستاکە زیاتر دیارە بە پارشێوانیش دیارە خەڵک پاچەی حەز لێ و پاچاخۆ بە تایبەت کە پاچەیەکی موسڵاویە وەستا سڵاو لێبێ باسی پاچەم بۆ بکە کە هەوڵاتیان حەزیان لێ اینجا بە تایبەت کە پاچەی موسڵاویەکە والله السلام عليكم سرسان بخير بيو جماعتي موسلي وهات الليرية باسي دخون باسم موسلي أبو علي بلى عزمي باسي دخون كرد دخون بغدايا نزفن وانا مشكلة لهوليري باسي دخون قوشت زمان موخ لقلب مبارو تشوبا اون ديا لقل لولاق عصاب باسيا وقتي قرمايا كرد كم يدخون وقتي صار دبي زياترة كردي دخون العرب كان عربي دخون بس سيا ودخون وقتی صار دبی گەرمایە اعتیادیە مشکلی واتە خەڵکی کورد هاوڵاتیانی کوردستان زیاتر سەر و پێ پاچە لە وەرزی سەرمای خۆ بەڵام هاوڵاتیانی عەرەب لە سەرما و گەرما شای خۆن دەخۆن فەرقینی ئەو عەرەبەکان زیاتر دەخۆن کورد ئەوانە ناخۆم بە گەرمای ناخۆم بەس وەقتی عەرەبانی دەخۆن گەرمای سارد اعتیادیە هیچ مشکلی نییە دەخۆن مشکلی نییە ئەوەندەیە باشە ئێوە تەنها سەرۆپی چۆنەڵی گوێرەکە یاخود ئاژەڵی گەورە دەکەن یاخود ئاژەڵی بچووکی وەکو مەڕ و بزنوانش وەڵام مشکلە گۆڵک هەیە بەرخی هەیە دوو نوعەیە گۆڵک و بەرخە هەردوو باسەیە و جەماعەتی عەرەبەکان لێرێ دەخۆن جەماعەتی کوردن لێرێ هەم دەخۆن بە هەردوو ساوانەوە زۆر سپاس وا دیارە جگە لە پاچە ئەمان یاپراخیشیان هەیە و هەروەها کفتەشیان هەیە ئەگەر کات هەبێ دەچمە لای خواردنگەیەکی دیکەش کە خواردنی چۆریانەیە پێما بێ و بابەتەکەتان زیاتر لەسەر تەندروستی خۆراکوانەی با بچم بۆ لای هەندێک خواردنی دیکە دیارە لێرە
خواردنی قیمە و جگەر مریشک و گۆشتە وەستا سڵاو لێبێ بۆم باسکەی هاوڵاتیان زیاتر حەزیان لە چ خواردنێکەوە ئەو خواردنەی خۆن تاوەکو بەرەبیان کە و کەسانی بەڕۆژۆ بن بەرگاگرێت لە ناو جەستایانە ڕاستیەکەی خۆی خواردنگەکەمان هی سلێمانیە بەناوی خواردنگە بە لەزت سلێمانیەوەیە خواردنەکان عادەتەن هی خەڵکی هێژارە ینی سارەکانی زۆر مناسبە و خەلمان هەیە گۆشتمان هەیە مریشکمان هەیە جگەرمان هەیە قیمەمان هەیە بەس زیاتر گۆشتەکە و قیمەکە ڕۆ لەبەرەوەی خۆماڵیە قەلیشمان هەیە هەر عادەتەن دەستوری سلێمانی هەر لەسەر دەستوری ئەوان دروستیەکەینەوە بۆ پارشەویش زۆر باشە کێشەینە تێنود ناکە برسید ناکە بەڵێ هاوڵاتیان تا درنگانی شەو لێرە لەم شەقامە دەمێننەوە چکۆمەم شەقامە دوکانی زۆر زۆری تێدایە و دێن ئەو خواردنی کە حەزیان لێت لێرە دەیخۆن و دیارە هاوڵاتیانە کە هەندێکیشیان گەشتیارن لێرە بە بەردەوامی ئەو شتانی کە حەزیان لێ خواردنەکان بۆ نمونە سەروپەیە خودە و جۆرانی کە خواردنی فاسفود خواردنی خێرایە دەیخۆن و دیارە دواتریش چایەکی خەڵوزی دەکەن بەسەردا و دەڕۆنە بۆ ماڵەکانی خۆیان بەڵێ دەگەڕەمەوە لایەوە گەلەک سپاس هەفکارێمە ئازار فاروق پاکە ڕاستە خۆش ئیسکان گەلمەداوی خواردنۆت بێشتە خواردنێ جێمە بکە خواردنۆت بێشتە خوارێ بالێک بەس پاس سەروپێک ڕاستی vê paşîvê û serûpêk qet kes nabêjda nizanim خۆ باسی کرد ئەو برا بەڕێزەی کە سەروپەی دەفرۆشت دیار بۆ عەرەب بوو تازە فێری کوردی بوو گوتی عەرەب سەروپێ دەخوا بە گەرما سەرما کورد بەس بە سەرما دەخوا ینی هێشتان باشتر ئازەری زۆر ئەدەبیاتی کوردی پرسیاری لێ دەکرد ئەوش تازە فێری کوردی بووە تەمەشەی دەکرد ئافکات بە سەحەت بە هەر خوارد نەکەین خۆن بەس پاڤێجا بچینە ڕخێ دکتور دەشتی باشە دکتور وەختێ مرۆڤ خواردنێت خۆت مرۆڤ گەلە تێنیت بێت و گەلە جۆرە مرۆڤ ئاڤەکە زێدە بەت خۆت تێهنا مرۆڤی ناشکێت کەنگی ئەم بزانین تێهنا مەشکەست ئاڤەکە زێرەتر نەبەخۆین ئاوا تازی ئاوا گەرم چ ئاڤەکەیان بەخۆین بۆ تێهنامە بشکێت تایبەتیژی پشتی خواردنەکە وەکی پاچە سەروپێک لە بۆ سەحور ئەمە تەجیعی هاوڵاتیان دەکەم کە خواردنی سەحی بخۆن خواردنی سەحی نان و ماست و سەوزای زۆر تێدابی و تەڕەشی تێدابی فیقێ باس ئەو برادری سێن باسی سەمونی کرد ئەو ئاردەی ئیستا کە دەکرێتە نان دەکرێتە سەمون ئەوە هیچ سەحی نییە بیستم کەوا لە هەولێر معمەلی ئاردا دەنرێ و ئار دروست دەکرێت ڕجام وایە کەوا هۆڵ گرێن یعنی هەموو گەنمەکە بکرێ بە ئارد و دەبتە شتێکی زۆر سەحی زۆر باش زۆر تامی خۆشتریشە یعنی ئەمە لەنگرترابوو ئەوە هەبوو بەست ئەوەی ئاردی سفر نەبی ئەوەی ئاردی سفر ئەوە زۆر سەحی نییە ئەسڵەن سێتاشتی سپی هەیە کەمە بە زەهیری دادرێت خێە شەکرە ئاردی سپی ئەوە هیچ سەحی نییە ئەگەر هاتوو هەموو گەنمەکە بەبێ ئەوی کەپەکەی لێ بکرێتەوە بەبێ ئەوەی ئەوشتانی لێ بکرێتەوە بکرێ بە ئارد ئەوە زۆر زۆر سەحیە فەرجام وایە ئەو برادریکەوە معمەل ئاردەی دادنایە لە هەولێر و بەتەمانە ئەوە ئەو نوع ئاردی دروست سەمون خواردن دوورکەوینەوە هەمووی سەمون و نان و هەموو شتێک لەو نوع ئاردە دروست بکرێت کە زۆر زۆر سەحیە باشە دکتۆر ینی ئێوە وەکو دکتۆرەکان کە بەرچاو ڕوونی دەدەنە خەڵک زیاتر ینی داواتان کردووە لە پرۆژەیەک بێت لە داوایەک بێت ینی بڵێن لە پێناو سەلامەتی تەندروستی خەڵک ئەم جۆرە ئاردا بابەکارنێت هیچ شتێکی وا هەیە یان دەتانەوێت شتێکی ئەوها بکەن هەرنا لێرەوە مەسەرەن هیچ داوایەکتان هەیە بۆ ئەوەی قسەمان بکەن ئەمە داوا دەکەین بەڵێ یعنی من چەند ساڵە داوا دەکەم دەنێم مەفروزە معمەلێک بکرێتەوە لە بۆ ئەوەی شیری مەڕیرە خەڵک وەربگیرێ بکرێتە پاس چۆرایزەی چای تاقیم دەبی لە معمەلەکە تاقیمە بی و تعبیەش دەبی و دەفرۆشرێت و جەدوای اقتصادی هەیە چونکە ئەو پێشتر کردیانگۆ لەبەن ئەربیل احتیمالە مامۆستا لە بیری بزانی مامەل لەبەن ئەربیل زۆر مەشهور بوو و جەدوای اقتصادی هەیە ئەگەر ئەوە بکرێ خەڵکە تووشی ئەو نەخۆشی حمەماڵتەیانە نابن لە وڵاتان نییە حمەڵتە نەمایە
پاستۆرایزیشن بەس لێرە هەیە ئللا لێرە هەیە چونکە پاستۆرایزیشن نییە پەنیری کوردەواری خۆمان شیرەکەی ناکڵێنن ئەوە هیچ معقم نییە و هیچ سەحی نییە و نابی کەسی بیخۆ دکتۆر تازە باسی نازانم ها تینوێتیم نشکە تینوێتیم ناشکە ئیلە بە ئاوی سارد نەبی باشە تینوێتیمان بشکی یان وەڵڵاهی ئاوی سارد بخۆ قەیناکە بەس ئاوەکی بوزاوی ناو مجەمیدەتدا نابی زۆر ساردی خاستە ئەوانەی کەەوە قورجیان تیاباتی هەیە حساسیانێ ئەوانە ئەزیێتیان نەدا تەوسێ ناکەمەوەی بخورێ بەس ئاوی سارد احتیاجی بخورێتەوە باشە دکتۆر ینی بە شێوەیەکی گشتی ئەو کەسانەی کە نابێ بە ڕۆژوو بن لە مانجی ڕەمەزاندا چێن ئەوانە زیاتر طبعا منداڵی گچکە بەڵێ ئەوە واضح ئینسانی زۆر گەورە بە عمر ئەوانەی کەوا عەقلیان تەواو نییە تووشی خەرف بووینە ینی تووشی مێشک زعیفی بووین مەبەستم دەڕووی تەندروستی ئەوانەی کەوا کلیان زعیفە ئەوانەی کەوا نەخۆشی شکریان هەیە و شکریان دێتە خوارێ ئەوەی نەخۆی شکری هەیە دەتانی بە ڕۆژی بەس ئەوانەی کە شکریان دێتە خوارێ ئەوەی بەرز دەبێتەوە ئاساییە بەزەوەی کرێتە خوارێ نابێ بە ڕۆژ ئەوانەی کلیان ئەوانەی کە کلیان زعیفات چ ڕێژەیەک هەیە بۆ ئەوان کە بتوانن ینی بە ڕۆژوو نەبن هەر بەرز بێ نایە بە ڕۆژوو نابێ بە ڕۆژوو بێت ڕەمەزان لە بۆ ئەوەیە کەوا سەحەتت باش بی لە بۆ ئەوە نییە کەوا زەرری لێ بکەیت و بالفعل دراساتی نوێ پیشانیدا کەوا ڕۆژوگرتن سەحەتەیە لە بۆ جسمیسان چاوری کەمە کاتەوە ئەو سمومە ئەو زەهیرانی کەوا لە ناو چاوریدان لە جیبی ئینسان کەمە بتەوە و کە بە ڕۆژی دەبی معدەت کورش دەبی شەهیەشت کەم دەبی سەحەتت حتمەن باشتر دەبێ ئەوە دراساتی غەربی پیشانیدا ئەوە هەری خۆمان نابڵێ وەڵایە ئەمە تەحەویز دەکەین لە بۆ ڕۆژ نەخێر دراساتی غەربی پیشانیدا کەوا ڕەمەزانان ڕۆژوگرتن زۆر سەحەت لە بۆ سەحەتی ئینسان باشەوە زۆریش ئیسپادە هەیە ئەی دەست خۆش گەلەک سوپاس دکتۆر تا شەوەت گەرمەداوی خودی خێرا بن گەلە خۆشحاڵ بین بینینەوە گەلەک سپاس پۆشتیڤە هەفتەی بەردەوام بکەین شمێژە جەماعەت تێلڤێرێت تشتێت خۆشێف مامۆستای هەین لەجا کاتشتێکێت تایبەتی دێ بوومە ئەفان دکتۆر گەلە بخێرەوە بەخێر بێخوا کات شتێکێت تایبەت سەرچاو بچینە ڕەخی مامۆستای شتێکێت تایبەت پێشکەشکن ئەم دەچینەش دەرەوە کەفڕەوە خوش وەلەو یە سۆڕە بەس بۆ جەماعەت دیوانۆش دەرەوەیەوە گەرمە ئەم دێ فەڕەکەچینە وێرێ هین شتێکی خوش پێشکەش
ربي بنينا صلوات صلوات وحبيبي خوش لقيته أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفيته سروي يقول باران ألا يزن ألا يرزن لا شرمي شني بالايتو صورة سمايته شدبي وكسيب دبيني غيئة صورة سمايته هركس بيتة حزورد حزورد تاتي عزة آل قايته صاحب السيدة مولانا أبوها أبو حلم مولايته صاحب السيدة مولانا أبوها أبو حلم مولايته امتهانت يا ظلماتا يا ظلماتا قرن بنوري ترايته صلوات صلوات حبيبي خوش لقيته أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفى وي إيش الله خدش ترازي بيت ما مصطفى رحملته ودي بابته وهميا ما شاء الله ويدنگی جاوی جربه ما هادی نجدر و باشه ابرو که خوشتره صارنینه هیچ تا تازیه بس با نه گلک صارنینه جاوی خوشه ابش وجی میواند ما قطابیت بشه جدا جدا نه همیشه اون اوید بشه نافخوی جیانه در باز کن جیان البشه نافخوی جی خوشی و نخوشیت هین هوی دست من راسته و هوی دست من چپه هر دو گاگوتی خدا هم ناوین لوگو تتقصيناك هم برا هذا بس اون بيبري لوگو تتقصيناك والله لا بيش كاميرا الشرم وش داكين وين يا قصيدك الشرمي شنو كو داخلي كوا قاب شوشتن لا اري والله تسبيحش الله او هديت له هاتي انسيا والله يا فيلان يمكن لا والله باش برادر ايشيا والله نهات يا وشو قاب شوشتن خواردن حاضر كردن يان خاوين كردن وي غرفي بشي ناخوي عايدي توش يعني والله خواردن حاضر كردن كي عايدي منه الله شيفك ما نقرت شيفك ما نقرت تخواردن لهم يان خوش تدرز دكاي زوري برنز وتسه زوري برنز داخلي برنز الصورة برنز سبي نيسك اخواردن بزوري داخلي بابا بزوري برنز ونيسكو اوشاني كاسان لي اندري هو يك ساعه قصيدك يزم شنو يا شيف كاينه مطعم شو كاينه والله كيفيتو والله كاكا هر يكيك بيوي خواردن قش بكاته واوا الشيف حاضر باشا ابراكوي باش برا سلامتي خوش استقامتي عزيزي يشان منطقه بخود مبالكاتي يا اخو بخير بي رمضانان خوشتره لمالي بي يعني لبشنا خوي بي لمالي بيت لو لمالي بي خواردن حاضر وديته فيش تمام والله شكرا خوينك شهر بروج شبيت لو مال خوشتره لوشتانا زحمتها بشنا خويجا سنصال لبشنا خوينا
یەکەم ساڵیتە یەکەم ساڵتە یعنی لە قۆناغی یەکەم من لە کولیە یانچە یەکەمی خۆشە زۆر خۆشە مەرحەلە یەکەم هەگە لەگەڵە خۆشە داوامتان نیاز مەرحەلەیەک بەرەگاسانترە لە مەرحەلەوەی مەرحەلە دووی دوو زەحمەتە جارێ بە زەحمەت نەبووە ماست و تەحین و ئەو شتانە دەخون لە پارشێوانیان دەبی برنج و مەرەگە و توزانم شی و یاری شتەکە بیدان حازر بیت شتێک هەبی نیعمەتی خۆیە یارێ وەڵڵا باشە لۆ ئەنگودنی قسەی ناکەم نازانم هیچ عیبشیانە لە قسەکردنی کوی برا لە چەند بەشی بەشی ئایستیمە کۆمپیوتەر لە عینە چی دیارە بەخۆی ها ئایتی و کۆمپیوتەر و گرافیک و بینە بن چەند ساڵ لەو بەشەی ئەوش قۆناغێک مەرحەلەیەک جگە لە خوێندن هەر لەناو ئەو بوارە ئیش دەکەی ناوەڵە دووبارەی دانەبوو ینی تازە بەو کۆمپیوتەر و شتانم ناس پێت ناخۆش نەبوو ناوت لەوێ هاتووە ماتیمە ئەی شەک عادی توە لە بەش ناخۆی والله جاولم سێ ئەم شێفم ڕاستی تو شێف جاریوەکە شێف شلێ نەبوو ئەوە شێفە چەند تەڵەبە پێکەوە لای غورفە چینە پێنج نەفەرین بەڵێ مشکلتان لە بینی دروست نابی کاکە ئەوە ئێرە خای نەکردە و جلی لەوێ فڕێدا دەبی مشیلە دەبی پێک دەینەوە شەڕ دەبی ئەو شتان هەرەبی داخلیە هەرێ ئەڵاسایە برای هەندرێنژی کەتە سەر نان و ماستەوە ئافیات بت برا چایەکە دەرەجەیەک ژیا بوومە تێکری ئەوە لوو شەکرتی نەکرد دێ هەندێک شەکرتێک ئەڵڵا ئێ وڵای هەندێکیش دەڵێ چا بەبێ شەکر ناخورێ و ناچیا لە دەبی نه بس زۆر بۆ زۆر والله چۆتەیە جۆنە بەسیە تازیە هێشتا ساردا هەواکە گەرم نەبوویتەوە دیاڵە برۆ داش پێکی نۆن و مۆستا بخۆم گەر شێفی باوە جێگرێ شێفی دەستێ ڕاستە شێف جارێ پێش شێفی هەز دەکەم ئەو زۆر سەرمایەتی وایە شەرمیان سەرمات ناوەڵا سەرمایتم گەلێک زۆر تو لە چ بەشت ئەم لانە سەر ڕێگاوانم عقل ڕێگابانی هەولێرە دەگری وەڵی باشە هیچ پرۆژەت هەیە مەسەلەن ئەگەر سبێ ڕۆژێت تەواوی چ بکەیت وەڵی ئەوەچی چاوتێکم ئینشاءالله پرۆژەمە بی لە ماتیقی خۆم ئینشاءالله حەمتیکانە ئەوها دروست ناکەوی ئەوهاوە فکرەی نوێ دەین مەناو هەولێرە ئینشاءالله چاوەڕێنە شێف گیان عادەتەن شێفەکان ئەوهانە سنە قەڵەون وەڵا نا باندێنیە باندێنیە وەڵا بەس ئەتوو وچی ئەوەی ینی ڕەشیق پێڕانە وایە وەڵا زاری وێ بەس دەکە بۆنیا تێرەوی مەبەستەوە ینی خواردنت خۆشە والله ناوەڵا وڵی پیاعی بە ماتی خۆفرە ئەتوو ینی چەند جەم عادەتەن چەند جەمی دروست دەکەن خواردن وڵی عسکەریە زاریوێ هەیە بە دوو ڕۆژان زەمە چێ خۆن زاریوێ بە دوو ڕۆژان چار زەم ینی بە دوو ڕۆژان جەمەک نای ناخۆنیان کووە وڵی هەر نای ناخۆن زاروی عازر ناکریان لە دەرێ شتەکە خۆی لە دەرێ دەخۆن وڵی بە زۆری ئەو جەمانێک کە حەزر دەکەی هیکەینەیە وڵی بە زۆری نیورانە کە لە دوامێ دێنەوە وڵی گەڕە مەزان نەبی بۆم نە برنج و مەرەگەیە بە تایبەت یان زاریوە هەیە ساوارە و ئەو شتا برنجە سۆرێ و ئەو شتا ئاسانە گۆشت وڵی گۆشت زۆر بەدەگمە ئازرەوی مەسەلەوە نییە دەسەڵات شتیەمان دەسەڵات کردنیە هەیە بەس پیاوی خۆی بە قۆڕان تا ئازرەکە مریشی حەزر پێ زەحمەتە مریش بەخوایزا بڵێم سەرم لێ دەرناوی پارچە دەکەی و داوێنە تاوەچی یان مەنزەرەچی و یەک دوو زار مەعازر کردیا دوو مریشکان بستێنە ئینشاڵڵا بزانین کۆوی ئەو بەزە تو شێفی ئەرێ وەڵا والله حالتان باشە کاکە چۆنی باشی برا سەلامەت تو لە چ بەشش لە ئایستی ئایسیتی بەشنگ و زیاتر چییە ینی زیاتر ئیتساڵاتە و لەگەر بوارەکانی ئایتی زۆر باشە ئەتوو لە ناو داخلی و ئەوانە ینی چ بەشەکەت بە بەرکەتیە وەڵا من قاپشۆرم قاپشۆری لۆ ینی قاپشۆری مەبەستەوەیە ئاسانترە یان چییە ماڵ لە ژووری مەمەد 6 نەفەرین بەستی هەموو خواردن و شتێزانێ خۆ ناکرێ هەموو خواردنی دروستکەن شتەکان دا بەش کردیا باشە شتێک هەبوو مەسەرەن ئەمن زۆر جاران دەچوومەکەم برادران لە داخلی ینی مەسەرەن قاپ شوشتن یان شی و خواردنەوە شانیان چ دەکرد ینی هاتە ڕوویشکانێ هەیە شتێکی پان لایەکیان تەڕ دەکرد و چێ دەردەچی لە بینی سێتەر قەت شیواتان کردیانگو بەخوای پار جارەکن ئەو شتە کرد برادەرەکەن میوانن هاتبوون جا قاپوش گەلک زۆر بوون ئەویش 6 زارە ناویەک برادری نووسی ئەویش هەڵ نەبژار دوو جار نەبژار ئەنگۆجاری سێمەڵ بژێرینەوە ئەگە دەرچووەوە ئەو وەختی بیشۆ 8 زار نەبژار هەر دەرەچووە وەڵا عسڵ قاپەکەن پێشوشتن پێتان گۆتەوە ئەمە فێڵمان لێ کردی پێشوشن ئەو وەختین پێگۆتەوە چی گۆ چی کرد بەخوای ئەویش وەڵا هیچی نەکرد
لێرەیە ئەوها خۆت کردە بابێ مەکنت وەرە بزانمە تو چیان لە تو کردیە ئەتولۆ هەندە فەقیری کو دەبی کوی برا ناوت عبدالسلام کاک عبدالسلام لە چ بەشەشی ئۆتۆمبیل تەکنۆلۆژیا ئۆتۆمبیل تەکنۆلۆژیا ئۆتۆمبیل لەوەی گەڕێ ئەتولۆ هەندە فەقیری والله بێنچ فەقیری ئەوها باشمەرێ والله سیقەی پێ دەکرێت لۆی ئەم دەست لەسەر شایدانە ئەدی ئەگەرەوە نەبێ من لێم دەقەومێ جا کو بۆ وەزع کالۆمەم بژێڕەوە والله ئەوە دانیشت بین ئەمان نان خوارد گوتیان با تیر و پیشکە چ بکەین داخۆچی قاپشۆرەکەەوە بەرەکەوی ئەمەش گوتیان باش جەماعەت هەموو ڕازی بوو گوتیان باش ئەم بە چ بزانم فێری لەم نەکەن هیچ هەستەکرد نەکرد یعنی فێڵێک دەموچاوەک پێکەنینەک شتێک هیچ پێکەنی شتویان نەبوو هەتا ئاخری زۆر ئەرێ وەڵا جاچ لێکردن وچی دوای زانی وەڵا ماچیان لێ بکەم تازەی شەکە بووە و ئەم باڵ قاپەکانم یەک یەک هەموو پیس دەکردەوە لای تازە قاپەک خۆماندی کرد خەتەشکە بکەنەوە خۆماندی کردیا تازە کو قاپەکان ئەمن بام بەو خوای ئەمن بام قاپەکانم پیس دەکردەوە دەمگوی یەڵە شێر و خەتەشکە بکەنەوە کاکە ئەو جارێگە من دەرچوم قەیناکە ئەو هایە نە ئەو ڕۆژی مادەم ئەو ڕۆژی دزانیت بەس ئەمش فێڵ لێ کرد بوون سەرەتای ئەزانی کوم شش نەفەر بین ئافتەکەش دابش نەکرد کەس ڕقاپی مندات خۆمە دزیوە یان ئەڕۆیشت مەسومە زیەکی ئەنی بڵێم عافێتت بی بڵێم عافێتت بی لایجا تازە فێڵەکەم کرد بوو بەس فێڵەکەیوان ئەرێوەڵا فێڵەکەیوان بەقەوەتر بوو چۆنی باشی سپاس بەچ پێ دەکەن وەڵای بدەم چنجەوەکەی خۆش بۆی کە فێڵتان لێکردێ ئادێوەڵا ئەتوو لە چ بەشەشی لە بیناکاری لە بیناکاری بیناکاری هەریەکە بەشەشی جیا هیچیان دووبارە نییە ئادێوەڵا ئەتوو چ دەکەی ئەتوو چ دەکەی چ فێڵەکەت کردێت چ فێڵەکیان لێ وەڵای ماشەڵا لێبیس غەریبین نە فێڵت کردی نە فێڵیان لێ کردی ئادێوەڵا سەلامەت دەرچێتە ئێستا ئادێوەڵا زۆر باشە سرودە چیتکە بڕۆین مایە کات یان سەکۆتایی پێبینین سرودەک بڕوە زۆر باشە ئەنگۆ حازر بن ئەمە لێرە خواحافیزی دەکەن و لایمەوە خواحافیز کاتێکی خۆش حەفدە خۆتە خۆست خلاص يلا ئەvە پۆشیڤە جەماعەتێ تەمان پۆشیڤەکە تەندروستەژی ها تەحین و ماست و چاو فێقی و تشتێ وسا هیچی هەوڵ بن تەندروستی خوب تایبەتش ڕەمەزانێدا زیاتر بەرچاو بگرن خۆدێن دەجارە ئەز بم پێ بکەم بەس مژی ئاشخوای هەر تشتێکین بخۆنژی سەحەت بێت ئافیەت بێت ئیشڵا دوعاش ویر نەکەن بۆ ڤۆن جەحیلا چ دوعاکتان لۆ بکرێدەی بە بینەران بڵێن الله دوعا بۆ جەحیلا بکەن سینگلیە دەرکەون چ کەس بن چ کوڕ بن و خودی دعایت و هەمیە قبیل کرد و دیال جەماعەتی بخواترەوە و سلام علیکم پۆشیڤە هەڤدێ واتە پێشکەشکردن سلام علیکم دفتري أحمالي بذكر داري خوم بوشفي برية هر لبي غرق
فاما توكل توقي سري مستحب بوتهنم زيما أما سروري آيتي لا تقنطوا هم شافعي رهبري زيقي أميد ضمن روح أرواحي يا رسول الله جانا بوني تسمد ريحانا يا رسول الله جانا بوني تسمد ريحانا عنبر وعطر قولوا بلبل يقول استانا عنبر وعطر قولوا بلبل يقول استانا همومي واني اخوانا باقي لقونا جدانا همومي واني اخوانا باقي لقونا جدانا طالبي مرحبانا عافي بروردي قاريه طالبي مرحبانا عافي بروردي قاريه أو شاقي زار بتاتا أو صاحبي معراتا صاحبي معراتا أو شاقي زار بتاتا على بابي محتاجا لا روش الشر مزاري على بابي محتاجا لا روش الشر مزاري زمان بارتفايا هرتيا يا بلايا زمان بارتفايا هرتيا يا بلايا فتنة لا فتنة دايا لا نغتو لا شارية فتنة لا فتنة دايا لا نغتو لا شارية يا رسول الله جانا بوني تسند ريحانا يا رسول الله جانا بوني تسند ريحانا عمر وعطر قولوا بلبل يقول استانا عمر وعطر قولوا